شکۆدار بێت یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار. پەنگی خوارد مەوجی دەریای کرێکار، دژی سەرمایە ئەوەڵی ئەیار. سوور بوو بە خوێنمان شەقامی شاران، شەقی برد قەڵای سەرمایەداران. زنجیری کۆنی هەزاران ساڵە دەپچڕێ و جادوو حوکمی بەتاڵە. کرێکارین هاتووینە مەیدان، ئەڵێن هەر کارە ئینسانی خوڵقاند. 100 ساڵە ئەڵێن ئەمە بڕیارە، 100 ساڵە ئەڵێن ئەمە بڕیارە، بڕیاری ڕۆژی یەکی ئەیارە. کرێکارانی جیهان یەکگرن، چەرخی چارەنووس لە دەستخۆگرن. سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ دووشەممە ئەوەڵی مانگی مەی هاوکاتە لەگەڵ 11 گوڵان ڕۆژی جیهانی کرێکار ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندای. هاتنی ئەم ڕۆژە گەورە و مێژوویە بە تەواوی کرێکاران و ئینسان ئازادی خوازەکان کە بۆ ڕزگاری چینی کرێکار لە سیستمی سەرمایەداری تێدەکۆشن لە قوڵایی دڵەوە پیرۆزبایی دەکەین. ئەوەڵی مانگی مەی هێمای یەکگرتووی و هاوپشتی نێونەتەوەیی کرێکاران لە خەباتی جیهانی دژ بە نیزامی سەرمایەداریە. ڕەوتی سەرهەڵدانی ئەم ڕۆژە و پرۆسەی پڕ هاوراز و نیشێوی سەپێنراو بەسەر سەرمایەداران و دەوڵەتەکانیان، هەروەها بەڕێوەچوونی مەراسمەکانی ئەو ڕۆژە لە مارشێکی بەهێزی جیهانی بەشێکە لە مێژووی نەمری چینی کرێکار، مێژوویەک کە بە خوێنی کرێکارانی پێشڕە و تێکۆشەر لەسەر شەقامەکان دانووسراوە. لەم ڕۆژەدا هەمووان شاهدی داخرانی کارخانەکان و وەستانی پرۆسەی بەرهەمهێنانین و کرێکاران یەکگرتووی و هێزی جیهانی خۆیان پیشان دەدەن. ئێمە دڵنیاین کە بەپێی حوکمی مێژوو ڕەوەندی گەشەکردنی کۆمەلگا و بە حوکمی چینی کرێکار سیستمی چەوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوە کۆتایی پێدێت. لەم خەباتە چارەنووسسازەدا کرێکاران جگە لە کۆتوبەند هیچ شتێکیان بۆ لەدەستان نییە، بەڵام جیهانێک بۆ خۆیان دەستەبەر دەکەن. ئازیزان، هەروەک خۆتان ئاگادارن ئەمڕۆ لە زۆربەی شارە جۆراوجۆرەکانی ئێران و بە تایبەت کوردستان یەکی مانگی مەی واتە یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاریان بە شێوازی جۆراوجۆر ڕێز لێگرتووە. هەروەها لە دەرەوەی وڵات ئێمە هاوڕێیەمان ئێستا لەسەر هێڵن کە پێمان باش بوو ئەمڕۆ ڕاستەوخۆ ئەم مارشێکە لە وڵاتانی دەرەوە بەڕێوە چووە. ئێمەش ڕاستەوخۆ ئەم بەرنامەی نیشان بینەرانی عزیز بن و لەوێش لەگەڵ ئەم فقانەی کە لەوێن گزارش و راپۆرتی ئەو وڵاتانەمان پێ بدەن. لەوە زیاتر کاتان ناگرین. ئێستا ئەگەر هاوڕێیانی ئۆتاق فەرمان پێمان بڵێن لە کام وڵات هاتوونەتە سەر هێڵ با بچین راپۆرتی ئەوان بیستین. ئەگەر هاوڕێیانی ئۆتاق فەرمان پێم بڵێن ئەمە لە کام وڵات وەرگیراوە. ئەگەر کاک شۆڕش ئامادەیە، هاوڕێیان ئۆتاق فەرمان کاک شۆڕش ئامادەیە، کاک شۆڕش بێنە سەر هێڵ. کاک بێزات، بەڵێ ئەم کاتێت باش کاک بێزات. ئەم کاتە باش هاوڕێ ئەمیر خۆیەتی ڕۆژی یەکی مای ساڵ ڕۆژی چینی کرێکار بە هەموو کرێکارانی جیهان بە تایبەتی کاک بێزات تکایە دەنگتان زۆر خراپ دێ، ئەگەر دەکرێت مایکەکە نزیک بکەنەوە. ئەو جازێک زۆر دێت. بەڵێ بەڵێ ئەو کاتت باش کاک ئەمیر. زۆر سپاس کاک بێزات. ڕۆژی یەکی مای ساڵ ڕۆژی جیهانی کرێکاران لە هەموو کرێکارانی جیهان بە تایبەتی کوردستان پیرۆز بێت. ئەڕۆ ئێمە لە وڵاتی سوێد شاری تۆبۆری وەک ساڵانی پێشووتریش لە مەیدانی یەنتۆریەت کۆبوونەوە هەموو ڕێکخراوە سەف و کۆمونیستەکان بۆ بە تایبەتی حیزبی سەرپی سوێد کە بەڕێوەبەریە و لە مەراسمەیە کۆبووینەوە لێرەکە و پیرۆزبایی دەڵێن سەماتێکی زۆری لێیە. پاش ئەمریکا ماڕەپیە بکەن لێرەکەەوە مەیدانی یەنتۆریەتە بەو لایەوە دەڕوا دەچێت بۆ با بڵێن بارەگای سەرپارتیت کە کۆبوونەوە کۆ دەبینەوە دواتر لێڕەوەی خۆپێشانانی ساز دەکەین کە دەڕات بەرە وەسەتی شار. پرسیارێک ئەم ساڵ بەشداری خەڵک لە خۆپیشاندانەکان چۆنە؟ ئەو کەسانە یا بڵێن لایەنە حیزبە سیاسیەکان چێن؟ یان دانیشتوانی دەرەوەی وڵات چەندە بەشداریان کردووە لەم ڕێوەسمەدا؟
بەڵێ ئەو ساڵ بەڕاستی تاکو ئێستا کە ئێستا تۆگەکەی یا بڵێنە خۆپیشانەکە دەستی پێ نەکردووە خەڵکانێکی زۆر هاتوون و هەموو ئەحزاب و سیاسیەکانی کە خارجدا با بڵێن سویدی نین هاتوون بە وەک ساڵانی پێشووتری لەو مەیدانە کۆبووینەوە کۆ دەبینەوە کۆبوونەوە ئەو ساڵی شەر وەک ساڵان باس ئەو ساڵ کۆبوونەوەیەکی بەتایبەتی زۆر هەیە ئێمە دەبینین کە زۆرتر لەو کەسانەی کە ساڵانی پێشتر بە هەر شێوەیەک ناتوانیوە بەشداری بکەن بەڵام ئەوساڵاتون گەرم و دوورترە بەڕاستی بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕانەش لە یەکتر پیرۆزبایی دەکرێت دەبین درێت نەکە هەر ئەحزاب و سازمانە ئێرانیەکان و کوردستانەکان بەڵکو ئەحزاب و سازمانایەکی وڵاتەکانی کەش ئەو ساڵ زۆر هاتوون بەتایبەتی وڵاتی ئەمریکای لاتینیش کە چەند کەسانی کوشەند ئەحزابێک بە شێوەیەک هاتوون دەخوایان نیشانداوە ئەو ساڵ. بەڵێ کاک بێزات با دیارە ئێوە ڕێپێوانەکەتان ئێستا دەستی پێ نەکردووە تکایە هەروە لەسەر هێڵبنێنەوە بە ئەو هاوڕێیانەی دیکەشمان لە وڵاتانی دیکە ئەوانیش لەسەر هێڵن با گوزارشێکیشدا وەرگرین دێنەوە خزمەت ئێوەش. کاک ئەمیر ئەگەر فرسەتێک بدەیە من کاک ئەحمەد بازگرم لەلایەوە قسەیەک کات بە بۆنەی کاک ئەحمەد لەگەڵ کاک ئەحمەد بازگرا هەین کە چەند قسەیەکی هەیە بۆ ساڕۆژی بەڵێ فەرموو چینی کرێکات کاک ئەحمەد کاک ئەحمەد ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم بە کاتی زۆر باش زۆر سپاس. کاک ئەحمەد پرسیارێک تایبەتمەندی یەکی یاری ئەمساڵ لەگەڵ ئەوەی کە شۆڕشی ژینا لە ئارەدایەت چ گرنگیەکی هەیە و چەندە کاریگەری لەسەر ئەم شۆڕشەی ئێستا کە لە ئارەدای هەیە؟ ئەمساڵ هەموو شتێک لەگە ساڵەکانی پێشوو فەرقی هەیە بەڵام یەکتمان لێت نەچێتەوە یەکی هەیە سنەتێک کە چەپی کوردستان پێشەوەشدا کۆمەڵە دەچێتەوە بۆ بزوتنەوەیە بۆ ئەوانە بە تەواوی دەستان یەکتر تەسیریان هەیە هەم شۆڕشی ژینان هەم سنەتی گرتنی یەکی هەیە وەیە ئەمساڵ بەڕێوەسووری ڕۆژی یەکی مانگی مەی وەگرتنی ئەم جێژنە دەبێت سێبەری ئەم شۆڕشە گەورەیەدا خۆشەویستێکی تایبەتیدا بە کلی بزوتنەوە ئەمکەمە دنیا بە تایبەتی قەت بە قەت ئێستا احتیاجی بە ڕۆژێکی سیاسی وەکو پەیامەکانی مانگی نییە و دنیا هیچ زۆر بە قەت ئێستا لە زەرکاری سرمایه‌داریدا ڕوونەچووە یعنی ئەم دوانە بە تەواوی دەوێ ئاشکرا بن لە پەیامی شۆڕشی ژینادا لە مانگی مەیدا ئەمساڵ. بەڵێ کاک ئەحمەد ئێمە حتمەن دێنەوە لاتان ئەو فێقانەش لە وڵاتانی دیکە لەسەر هێڵن لەگەڵ کاک بێزادیش حتمەن دێنەوە سەر هێڵ و زیاتر قسەتان لەگەڵ دەکەین. زۆر زۆر سپاس دەکەم بەرحاڵە من زۆر خۆشحاڵم کە هیچێک لەو کەسانێک خۆم لە تعلق دەزانم دەماوێت ئەمە پەیامێکی زۆر پیرۆزە یەکی هەیە کرێکارانی کوردستان دەکەن بە کۆمەڵگەی بەشێوە. بەڵێ زۆر سپاس لە هەموو لایەک پیرۆز بێت. زۆر سپاس. کاک بێزاد حتمەن دێنەوە لای بەڕێزیشتان هاوڕێیان پاک فەرمان حتمەن دێنەوە لای تریشە بوون بەڕاستی دانویستە قسە بکەن بەڵگە لە فرسەتی کەدا حتمەن دێنەوە لای بەڕێزیشتان. زۆر سپاس بۆ ئێوەشماندوو نەبوو. بەڵێ هاوڕێیان لە ئوتاق فەرمان پێما وڵاتی دانمارک چێمان لەگەڵ بەڵێ سڵاوتان لێبێ بینەوانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵاوە هەروەها هاوڕێیانی هاوکارم لە استودیۆکانی تلڤیزیۆنی کۆمەڵا من ئەسعەدم لە دانمارکەوە لە خزمەتتانە. زۆر سپاس کاگە سەردیانم کاتت باش. ئەم کاتەیەوەش باش پیرۆزبایی ڕۆژی جیهانی چینی کرێکار لە سەرجەم کرێکاران و کەسانێکە بۆ بەدەستێنانی مافی ڕەوای چینی کرێکار بە هەموو هێز و توانە و خەباتەکان پیرۆزباییم ڕۆژەیان لێکەمەوە هەروەها پیرۆزبایی لە ئێوە سەرجەم بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵەشەکە. دیارە ڕێپێوانەکە بڵێن دەستی پێکردووە ئەگەر دەکرێتمان بڵێ ڕێژەی بەشداری چەندە بووە چەندە بەشداریان کردووە لایەنە سیاسیەکان خەڵک ئەو گەرانیانەی دەرەوەی وڵات و دروستمەکان چی بوون تا ئێستا؟ بەپێی سنەتێکە لە وڵاتی دانمارک هەیە لە پایتەختی ئەو وڵاتە واتە کۆپنهاگ
هەموو ساڵێک ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بە شێوەیەکی بەربڵاو بە بەشداری زۆربەی هەرە زۆری عادیە کرێکاریەکان بەڕێوەچێت. شێوەیەکی سنەتی کە ئەم ڕێپێوانە هەیەی ئەوەیە کە لە مەیدانێک لە مەیدانەکانی شاری کۆپنهاگ کۆ بنەوە و هەمویان بە دروشم و بە ئاڵا و بە پەرچەم و شعاری خۆیانە و ڕێکەوەن بۆ ئەم پارکە یەکێک لە پارکە گەورەکانی ناوڕاست شاری کۆپنهاگە و لێرە بە خوێنڕانیەکانیان بە دانیانی مێزی کتێبووە بە کۆبوونەوە بە دەور یەکەوە بە بەستنی کۆڕ و کۆبوونەوە گەلێکی لەو چەشنا ڕێز لە ڕۆژی جیهانی چینی کرێکارەگرن. ئەمڕۆ هەروەها ژمارەیەک لە ئێرانیانی دەرەوەی وڵات لە دانمارکیش بەشداری ئەم ڕۆژن و هەر کامەیان بە دروشم و شعاری خۆیانەوە هاتوونەوە و داواکاریەکانی خۆیان لەسەر ئاڵاگانیان یان لەسەر ئەو پلاکاردانێک کە بەدەستیانەوەیە ڕایان گرتووە. بەرچاوترین خواستوویستێکە کرێکاران یان چینی کرێکار لە دانمارک تا ئێستا هەیبووە زیادکردنی حەقدەستەکان بووە بە نسبەت تەوەڕمێکی یەکجار زۆر کە لە یەک ساڵی ڕابردووە و بە تایبەت بە دوای دەستپێکردنی شەڕی ئوکرایندا لە ژێر بیانووی ئەوەی کە شەڕ لە ئارادایە هەموو شتێک بە چەند قات گران بوو و هەموو ئەتانم بێژم هەزینەیەک کە بۆ شەڕەکان هەمیشە پەرداخت کراوە دیسان جارێکی تر لە گیفانی تەبەقەی کرێکار پەرداخت و ئەمە بوو بەهۆی ئەوەی کە بە تایبەت کەرتی تەندروستی لە بیمارستانەکانە و دکتۆرەکانە و پەرستارەکانە و ماڵی بەسەڵاتچوانە و هەموو ئەمانە ناڕەزایەتیان دەربڕیەوە بە نسبەت دەستێکی کەم کە وەریەگرن لە بەرامبەر هەزینەیەکی زۆرە کە دەبێ بیکەن. ئەمە ئەتانم بێژم یەکێ لە بەرچاوترین داواکاریەکانیان بووە و لە کنارەوەیشە بجووتنەوەی دژی شەڕ وەکو ساڵان دروشمی خۆی بووە بۆ وەستان لە بەرامبەر شەڕهایەکە کە سەرمایەداران ڕێەکەن بۆ پڕکردنی گیفانی خۆیان و بەتاڵکردنی گیفانی چینی کرێکار. بەڵێ کاگە سەد من داوای لێبوردن دەکەم چون ڕفێقەکان زۆربیان لە دەرەوەی وڵات لەسەر هێڵن ئەگەر پێمە گزارشێکی ئاوەرگرین ئێوەش لەسەر هێڵنەوە بێنەوە خزمەتی دووارە. زۆر باشە بە هیوای سەرکەوتن ئێمە لە خزمەتدا نابین. سپاس بۆ ماندوو نەبوون لێوە. بەڵێ هاوڕیان و تاقفەرمان پێیانتون کە کاک شۆڕش کەریمی لە وڵاتی ئالمان لە شاری کۆڵ لەگەڵمانە. نه ئەمە ئەم کاتتان باش دەنگتان زۆر خراپ دێ یەک لەحظە سەبر کە باش بێ. بەڵێ بینەرانی عەزیز ئەوەی کە ئێستا دەیبینن شاری کۆڵ لە وڵاتی ئاڵمان هاوڕانی ئێمە بەشدارن لەو ڕێپێوانە کە بۆ یەکی مانگی مەی ڕۆژی یەکی ئەیار. بەڵێ ئەم کاتتان باش دەنگتان زۆر کەمە ئەگەر دەکرێت مایکەکە نزیک بکەنەوە. دەنگی مایکەکەمان کەم. باش بیکە بیکە سەبرکان عنە. بەڵێ ئەلان دەنگتان باش ئەم کاتت باش. بەڵێ کاکە بێ ئەم کاتتان باش ماندووش نەبن دیارە لەوێ ڕێژەی ئەوە پێوانەکە زۆر لە ئاستێکی گیان حملت قدني ما بيسمي شاري كل يومانه وساعتهم روجي جهاني كريكار بي وبحمو كريكاران وتخبط كيشاني الدنيا تبريك جنب وهواي سركوتنو وزيكي موفق وهمو يعني كم شاري كوني برو هميشه برو جو فذاكي توش ومشكلة على الزر
لە جارانی بەخۆی گرتووە هەزاران نەفەر لەسەر شەقامەکانی شاری کۆڵنن لە وڵاتانی مختلف و چون شاری کۆڵن تقریبن شارێکە کە زیاتر لە 100 ملیەت لەم شارە ژیانەکەن و هەموو ملیەتەکان و هەموو کەسەکان هاتوون بە پەرچەمی خۆیانەوە لە یەکی مای ئیمساڵا بەشداریەکەن و هێشتا سفڕانی اتحادیە کرێکاری دەستی پێ نەکرۆ بەڵام تەزاوراتەکە لە بەرمە قەردێکی بێ یعنی اتحادیە کرێکارانی ئالمانەوە دەستی پێکردووی سێمە هاتوونە سەرمەرکەزی شار لە لێرەیشە ئیتر سفڕانیەکانی خودی دیگیبی یا اتحادیە کرێکاری دەست پێکە شعارەکانیان ئیمساڵ زۆرتر ئەوەیە کە شەڕ ئەبێ کۆتایی پێ بێت ئەبێ ئینفلاسیۆن و تەوەڕۆم پێشی پێ بگیرێت ئەبێ حەقدەستی کرێکاران بڕاتە سەرەوە حداقل 10% لە حەق کرێکاران ئەبێ بڕاتە سەرەوە ئەمنیەتی کاری بڕاتە سەرەوە ئەمنیەتی شغلی بڕاتە سەرەوە و بە شێوەیەک ژیانێکی ئەمنتر و ژیانێکی مرەفەحتر بەنسبەت ئەم دەورەیە کە ئێستا خەرێکی امتیاژیانەکەین تەمین بێت ئەمە شعارگەرێکە لە پاڵیا شعاری ژن ژیان ئازادی و جنبش ئێران لە گۆشە و کنارم تزاراتەوەنەوە ئەبینیت ژن ژیان ئازادی بەڕاستی بێژم سایەخ سەر زۆر شت کە هەم لە ناوم تزاراتیشە ئەیبینیت جریاناتی مختلفی ئێرانی لێرە بەشدارن و تلاشیان کردووە وەزیەتی ئێران منعکس بکەنەوە بە شێوەهای مختلف یا بە شێوەهای خۆیان بتوانن وەزیەتی ئێران منعکس بکەنەوە و دەنگێک بن بۆ کرێکارانی ئێران کە خۆیان بەداخەوە دەنگیان بە شوێنێک ناگات. کاک وریاغ باسی من ئێوە دەنگەوە نابیسم لەبەرەوە ئەگەر بکرێت لەگەڵ هاوڕیانی تر قسە بکەن تا کاتێکی تر شاید زۆر باشە حتمما لەسەر هێڵ بمێنەوە حتمما دووارە دێنەوە خزمەتان هەرانی ئوتاق فەرمان بزانن لە وڵاتانی دیکە هاوڕیانمان کامیان لەسەر هێڵن کە بتوانین گزارشێکیش لە وەرگین بەڵێ ئستەکۆڵم بەڵێ ئەم کاتتان باش بەڵێ فەرموو دەنگتان کەمێک کەم دێت مایکەکە نزیک بکەنەوە بەداخەوە لێرە دەنگەکەن زۆر هەردەمانە دەدەنێن لەوە بتوانم باشتر بکەم هیوادارم قابلی فەهم بێ قسەکانم لەنا دەتوانم بتان پەیوەندی بکەمەوە کا کامران تکایە ئەگەر دەکرێت مایکەکە نزیک بکەنەوە دەنگتان زۆر کەمە دەنگتان هەر کەمە کا کامران ئەگەر دەکرێت گزارشێکشمان لە شاری سەکۆڵم لە وڵاتی سوێد پێدەی کە ڕێژەی بەشداری کالان چۆن بووە لایەنە سیاسیەکان چێ بوون دروشمەکان تا ئێستا چی بووە هاوڕانی خۆشەویستی کۆمەڵەتیوی و هەروەها بینەرانی عەزیزی کۆمەڵەتیوێ پیرۆزبایی یەکینەی لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان دەکەن و هەروەها ئازادیخوازانی ڕێگای ئازادی سوسیالی بەڵێ کەمە بڵێنتر قسە بکەی کا کامران هاوڕێیان میر ئێستا چۆنە بەڵێ فەقەت بڵێنتر قسە بکەیت تکایە ئاخەدەی لێرە تۆزە دەنگەدەنگ زۆرە مشکڵەوەیە هاوڕێ میر ئەمە زۆر باشە ئێستا باشترە فەرموو هاوڕیان لێرە لە شاری ستۆکۆڵم لە شوێنهای مختلف معمولەن ئەم ڕێژەیەکی مێ بەڕێوە دەچێ حیزبهای گەورە لە شوێنهای مختلف کۆ دەبنەوە و ئەو ڕێژەیە بەڕێوە دەبن تەبیعەتەن ئێمە وەکو تەشکیلاتی دەرەوەی وڵات حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵا خۆمان لە سەفی حیزبی چەپی سوێدا بینینەوە بۆیە لە شوێنێک لەو شارەبنی مەدبەریارە پلاسیان کۆ دەبینەوە ئەوڕۆ وێڕای ئەوەی کە قرارە کەشەهەوا وەزێکی زۆر خراپی بەسەر بێەوە یەکسەر باران بێ دیسان بۆ حاڵەشەوە خەڵکێکی یەکجار زۆر هاتوون هەروەکی دەبینن ئێستا لێرە من دەتوانم تەخمینەن 3 تا 4 هزار نەفەر لێرە منتەزیرن کە وەڕێکەوێن و خەڵکێکی یەکجار زۆری ڕێکەوتەوە ئەو ڕقەمە تبقی ڕەواڵی ساڵان دەتوانێت بگاتە تا 10,000 و باڵای 10,000 نەفەر فقط لە سەفی حیزبی چەپی سوێدا لە شاری ستۆکۆڵم دیارە کەشوهەوای ئەم ساڵ فقط بۆ ئێمە ئێرانەکان بەهۆی شۆرشی ژیناوە تایبەت نییە بۆ هەموو خەڵکی ئەم ناوە ئەو شتە هەیە
بەهۆی ئەو شەڕا بەهۆی وەزعیەتی دوای کۆرۆناوە بەهۆی وەزعیەتی ئەکۆنۆمیە کە خەڵک لە سەرتاسەری دنیا بەهۆی سیاسەتەکانی ئەمپرالیزمی جەهانی تووشی بوونا خەڵک بەبێ هیچ هینێک هات دێنە سەر خیابان و سای دەکەن لەو ڕۆژەدا هینی خۆیان دەرببڕن ئەحزابێکی یەکجار زۆر بەشداریان کردووە دیارە من ناتوانم ئێستا ناویدانە بەدانیان برم ولی چەند حیزبێکی هین نەبن کە لە سەفی ئەنتەرناشۆناڵی ئەم حیزب ئەم سەفەدا خۆیان بینیوەتەوە باقییان هەموو سوسیالیست و چەپن و خۆیان بە ڕێبازی ئەو ڕێگا دەزان. بەڵێ کا کامران تایبەتمەندی یەکی ئاری ئەمساڵ لەگەڵەوەی کە شۆڕشی ژینا هەروە لە ئێران بە شێوە جۆراژۆر لە ئارادایە تایبەتمەندیەکانی چیەوە چ کاریگەریەکی تا ئێستا لە سەردانەوە؟ بەڵێ غێرز ئەوە هاوڕێ ئەمیر هەروەکە عەرزم کردی لە ساڵی پێشەوە تا ئەلان شەڕی رووسیا و ئۆکراین کە هەمومان دەزانین شەڕی فەقەر رووسیا و ئۆکراین شەڕی رووسیا و باقی ئەبەرقودرەتەکانی دنیاوە وەضعیەتێکی اقتصادی یەکجار زۆری بەسەر خەڵکی هەموو دنیادا تەحمیل کردەوە تەبیعەتەن قوربانیانی ئەوەڵی ئەو سەفە کە دەڕۆنە ژێر ئەم مشکلاتە کارگەرانن دیارە کارگەریش ئێستا هوشیارە و بەپێی ئەو وەزعە کەشەهۆوایەکی تایبەتی داوە بەم هیناوە بە تەواوی هێزی خۆیەوە دەیهەوێ هەوارکە کە بەسەیتر چیری کەماتیان نەماوە و دەنگی احتراز لە هەبوو شۆنێکی ئەم دنیادا هەستاوە و ستۆکۆمیش لەوانە سەرعەندیانە و بەو شێوە خەریکم هەینی خۆیان دەڕەبڕن. بەڵێ کاکەمان وا دیارە ئێوە ڕێپیاوانەکەتان تازە دەست پێ کردووە ئەو ڕفیقانەش لەسەر هێڵم بابچین گزارشیش لەوان وەرگرین ئێوە شەر لەسەر هێڵ بمێنەوە دێنەوە خزمەت جەنابیشت. باشە هاوڕامی سای دەکەم تۆزە دەنگم باشترکەم و دێمەوە خزمەتە. زۆر باشە زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ هاوڕانی و تاقفەرمان ئەگەر دەکرێت کاک شۆڕش کەریمی دواتر پێشتر هاتە سەر هێڵ بزانن ئەگەر دەکرێت ئەو بێنین کوێە کاک شۆڕش ئەم کاتت باش دەنگتان نایە بۆ ئێمە بەڵێ ئەم کاتت باش کاک شۆڕش بەڵێ بەڵێ باشە میرگان چۆنی ئەحواڵت زۆر سپاس کاک شۆڕژیان ئەم کاتتان باش ماندوو نەبن ئەگەر دەکرێت راپۆرتێکمان لەسەر شاری کۆڵ لە وڵاتی ئەڵمان کردن کە پێمان بڵێ تا ئێستا ڕێژەی بەشداری چۆن بووە سیاسەکان چێن ئەوە ئێستا باشە دەنگم بەڵێ دەنگت باشە کاک شۆڕژیان فەرموون گزارشێکمان لە شاری کۆڵ پێ بدەیت دەی لێرەوە بەڕاستی خەڵکان هەمیشە شاری کۆڵ شوێنێک بووە کە هێزی چەپ و سۆسیالیست و کۆمۆنیست و اتحادیای کارگەری زۆری لێ بووە ئەمڕۆژ وەکو هەموو ساڵێک خەڵکاتونە سەر شەقام خەڵکایەک بە تایبەتی نەتەنیا لە ئاڵمان ئەحزابی چەپ و کۆمۆنیست لە وڵاتانی تورکیا و ئێران و کوردستانی ڕۆژاوا و وڵاتانی ئافریقا و حتا ئەمریکای لاتین و فلستین و هەمووانە ئێستا لەسەر شەقامن و بە هەزاران خەڵک لێرن ئێستا گەیشتوینە سەر شوێنێکە ئیتر لاخرەوە کۆ دەبنەوە و حزابی سیاسی لەوێ چادریان هەیە قسە دەکەن یا ئیتڵاعیە شتەکانیان لە بینی خەڵکا بڵاو دەکەنەوە بەڵام فەزایەکی باشە ئێمە لێرەش هاوڕێیانمان زۆر بە نسبەت تعدادێکی بەرچاو بەشداریان کردووە و ئێستاوە وردەوردە ڕۆین بەرەو لای چادرەکە ئەوە ئامێنەش لێرەیە ئەگەر هەستان لێبێ لەگەڵ کە ئامێنەی کاکە باوای برە قسە بکەن فەرموو تکایە فەرموو مایک بدەنە دەستەویش دەی فەرموو ئامێنێکیان ئەلۆ ئەم کاتتان باش هاوڕێیانە سڵاو ئەم کاتتان باش ڕۆژی یەکی عەیار پیرۆز بێ زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ ماندوو نەبن هەربژی سپاس لە ئێوە لە کارکنانی رادیۆ کۆمەڵۆ هەموو بینەران و بیسەرانی ڕۆژی یەکی عەیار پیرۆز بێ لە هەموو لایەک ئێمە سڵاومان هەیە لە شاری کۆڵنەوە لە ئاڵمان زۆر سپاس هاوڕێ ئەمینە تا ئێستا دروشمەکان چی بوون لەم ڕێپوانەی کە تا ئێستا حضورتان بووە ڕنگدانەوەکانی چی بووە تا وڵاتەش بەشداری کردووە زۆر سەر و سەدا هەیە بەڕاستی زۆر ببوورە
پرسیارەکە چاک حاڵی نەبوو هاوڕێ ئەمینە دەڵم تا ئێستا دروشمەکان چی بوون دروشمەکان بەڵێ ئەوەی ئەم کۆڕی من لەگەڵیم دیارە بەشی چەپ و خۆمانین جەماعەتی کۆمەڵ و چەپی ئێرە وڵاتەکانی تر زۆرتر ژن ئازادی بە هەموو زبانێک سرودی ئینتەرناسیۆنال لە کوردستانی داگیرکراوە بڕۆنە دەرێ فاشیستان بە هەموو زبانێک و هەروەها شعارای کرێکاری دیارە من ئەڵمانی زۆر نازانم ئەوەی بە کوردی و فارسیە و بە زبانەکە بە کوردی سۆرانی و کرمانجی و ئەوە دیارەکە خەڵکێکی زۆرێ خۆتان نەزانن لەو سەفەکەی ئێمە ساعتێکە ئەڕۆین لە بەری شەوە و لە دواوە خەڵک بێحەد زۆرە لە هەموو نوع چەپەکانی تێدایە. بەڵێ هاوڕێ ئەمینە باسی ئەم دروشمی ژن ژیان ئازادیت کرد خۆتان ئاگادارن ئەم شۆڕشەی ژینە ئێستاش بە شێوەی جۆراوجۆر لە ئێران هەروە لە عەرەدایە تایبەتمەندی یەکی ئایاری ئەمساڵ لەگەڵەوەی کام شۆڕشەش هەروە لە عەرەدایە تایبەتمەندیەکانی چی؟ دەزانی من نەمەوێ ئەوە بێژم کە من بۆ خۆم لێرە داوەتی ئەم دوو سێ ڕۆژە فیلم فەستیڤاڵی کورد بووە من خۆم بەشداری کۆنفرانسی ژن ژیان ئازادی منیان داوەت کرد بوو لەسەرەوە قسەکەم 200 نەفەر هاتبوو خەڵکێکی بێحەد زۆر عەلاقەمەندن چ خەڵکی ئێرە وەکو خەڵکی ئاڵمان چ خەڵکی کوردی هەموو بەشەکان زۆر لەسەر ئەو مەسەلە بۆیان گرینگە بە خاتری ئەوەی خۆ ژن ژیان ئازادی هەر یەک شعار نییە بەڵکێ ئەوە ڕەبتی هەیە بە شۆڕشێکی مێژووی کە ژنی کوردستان و پیاوی شۆڕژگەری کوردستانیش کە من خۆم دوێنەکەش باسم کرد کە سەر هەڵدانەکەی لە کۆمەڵەوە بوو بەڕاستی منم دوو ڕۆژە نزیکی 500 کەسم بینیوە کە هەمووی بەحسەکانمانەوە بووە کە لە کوردستانە ژن ژیان ئازادی ئەزمونێکی دیایە خودی شعارەکە کە لە ڕۆژاوا و باکوورەوە هاتووە بەڵام خودی شۆڕشەکە لە کوردستانی ئێرانەوە لە مێژوی 50 ساڵەی کۆمەڵەوە سەری هەڵداوە دیارە کە ئێستا بە قۆناغێک گەیشتووە کە حیزبێکیش ڕاهبەری نەکە ژنان و کوڕان و شۆڕژگێران هەم لە کوردستان تا بلوچستان و سیستان و لە هەمووی خیابانەکانی کۆلن و دنیا شەر ئەوە دەکوترێ کە مەسەلەی ئەمە ڕەبتی هەیە بە ژیانی ئازادی بە دموکراسی بە بەرابەری بۆی کە ژن نیوەی کۆمەڵە بە ئینسان دانانرێ لە زۆربەی وڵاتەکان ئەس جملە لە وڵاتی ئاپارتایەتی جنسی ئێران و هەر بۆیە بە بڕوای من ئەم شۆڕشە دەبێت تەواومان هەرچی توانایەکمانە بیخەینە سەری و تیشکی زیاتری پێ بدەین لە بواری سیاسەکەیدا دیارە ئەوە زۆر گرینگە کە ئەو شۆڕژەی ژینە کە دەستی پێکردووە هەرگیز لە بیر نەچێ و وەکو فقط سیمبول نەبێنێتەوە بەڵام بۆکو ئەو بمێنێتەوە کە دەستاوەردەکانی لە 5 ساڵ لە 10 ساڵی ئایندەدا لە 1 ساڵی ئایندەدا ئەو شۆڕشە ئاوا ڕابگیردرێ دیارە وەزیفەی هەمومانە لە کەفی خیابانەکاندا لە شەقامەکاندا لە جەلسات و لە فستیڤالەکاندا کە من بۆ خۆمیشێک لەو وەزایفانم هەیە و هەر ئەوەژە توانم باس بکەم کە واقعان ئێمە لە سوئێد من بۆ خۆمیشێک لەو دەست پێشخەرانم لەگەڵ چەندین ژنانی تری قەدیمی کۆمەڵە و کەسانی غێرە کۆمەڵە و ئینسانای سیاسی کە پلاتفۆرمێکی ژینامان دروست کردووە پلاتفۆرمی بەرابەری تەڵەبی یا ئازادی خوازی یەکسانی خوازی کورد کە لەوێ 18 خاڵمان مەترح کردووە کە دیارە ئەو شۆڕشەی ژینە احتیاجی هەیە بە پشتیوانی زۆر کەس پشتیوانی سیاسی کتم ئەم تەزاوراتانەم شعارانە زۆر گرینگە بەڵام دەبێتەوە زۆر قوڵتر بچی بۆ مەسەلەکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئامینە ماندووش نەبم جارێکی تر منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی لێوە دەکەم ڕۆژە مەزنوو مێژوویە هەر بژی یەکی عەیار ڕۆژی جیهانی کرێکار ژن ژیان ئازادی هەر بژی بۆ ئێوەش شۆڕش خزمەتم کاکەم بەڵێ من نازانم جوان تێ نەگەشتم ئایا فعلەن پامەکان خوێندراونەتەوە یا بەیانیەکان خوێندراونەتەوە کە بتوانی ئاماژەیەک بە خاڵەکانی بکەی یان نا ئەو پەیامەیە ئەمە لەبەر اتحادیە دێگیبیە لەوێ پەیامەکانە خوێنرێتەوە لێرەش ئەمکانیەوە هەیە کە پەیامی ئەحزاب بخوێنرێتەوە بەڵام لە قاڵبی چاپیشدا بڵاو دەکرێتەوە و بە زمانی ئەڵمانی و فارسی لە بینی ئەو کەسانەیە کە تەمایلیان هەیە شتی زیاتر لە مۆردی مەسایل ئێرانەوە ئاخرین ڕووداوەکان بزانن بڵاو بکەینەوە ئێمەژەوەی تەڵاوی حەزبەکە
بە زمانی فارسی بوو کردمان بە ئالمانی و لە بینی خەڵکدا بڵاومان کرۆسەوە لەسەر مێزی کتێوەکەیشمان لەویش حەزوری هەیە یانێ لەوێ وجود هەیە. بەڵێ کاک شۆڕش خۆت ئاگاداری مانگرتنی کرێکاران لەم 105 شرکەتی پەیمانکاری ئێران کە ئێستا لە حاڵی مانگرتندان تا چەندە لە پەیامی ئەو خۆپیشاندانانە ڕەنگی داوەتەوە پشتیوانی لێکراوە؟ زۆر یانێ بەرحاڵ ئەوەی کە خەڵکان یا ئەحزابی چەپ و کۆمۆنیست و پێشڕە و لێرە زۆر علاقەیان هەیە بە مەسایلی ئێران و ئێستا دوای ئەو ڕەوتەی کە جەماعەتێک یان ڕەوتێک هەوڵی دەدا داگیری بکاوە بزوتنەوەیە ڕەوتێکی ئاوا پێشکەوتن خوازانە و پێشڕە و کرێکاری و جەماوەری دەبینن زۆر زۆر خۆشحاڵن و لە هەموو پەیام و تەوزیحات و قسەکردنی ئێمە لەگەڵ ئەو جەریاناتە هەمووانە تەوزیات دەدەین و بۆ خۆیشیان دنیا جۆرێکی لێ هاتووە کە هەموو ئەو شتانە بەڕاستی دەبینن یانێ لە ڕسانەکانە دەیبینن پرسیار دەکەن لێ مەمانان کە بەرحاڵ ئەو ڕەوتی ڕووداوانەی ئەو خێزشەی ئاخری جەماوەریە لە کوردستان لە ئێرانە بەرەوبەرێکی زۆر باش دەڕوە و ئەو حسابی کارگەرانەیش بەشێکە لەو شۆڕشە. بەڵێ کاک شۆڕش هەروە لەسەر هێڵمێنەوە ئێمە دەچینە یوتیوبەری کاک بێزادمان لەگەڵا گزارشێک تەژ لە وەرگین لای زوش دێنەوە خزمەتەوە. زۆر باشە زۆر باشەوە ئێمە باشە ماندوو نەبن. هاوڕیان زۆر سپاس هاوڕیان ئەگەر دەکرێت کاک بێزاد بێنە سەر هێڵ. کاک بێزاد ئەم کاتت باش دەنگی منت هەیە؟ ئەو کاتت باش هاوڕێ میر بەڵێ دەنگمەیە. بەڵێ من داوای لێبوردن دەکەم چون ئەم ڕفیقانی دیکەشە لەسەر هێڵ بوون ئەگەر ڕفیقەکان کامیان ویستیان قسە بکەن لەلاتی فەرمون. بەڵێ ویستیان کەسێکە بوو کە دەویست قسە بکەن بەڕاستی ئێستا کەسێکم لەلا پیرۆزبایی کات سەلام لێرەکە دەویست پیرۆزبایی بڵێ هاوڕە سەلام و کاتت باشە یەکی ئەیار پیرۆز بێ لە زرادیشێن لەگەڵ تەلەڤیزیۆنی کۆمەڵەیە ئەگەر کە پەیامێکت هەیە بۆ یەکی ئەیار فەرموو. سڵاوتان لێبێ هاوڕێیان. زۆر سپاس سڵاو لە ئێوەش ماندوو نەبن. ڕۆژی یەکی مارزدام و کرێکاران بورا تکایە فەرموو دەنگەیە فەرموون دەنگ هەیە فەرموو. ڕۆژی یەکی مەیدام و کرێکاران پیرۆز بێت. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت و ماندوو نەبن فەرموون. دامودایەکە پیرۆز بێت خۆشحاڵ بوو. بەڵێ ئابزانم دەنگەکەی زۆر باش. بەڵێ کاک بێزاد دەنگی منت هەیە؟ یەکدام پۆزیشنەکە لێ بگۆڕم چۆن دەنگەکەی ئەگەر دەنگم پرسیارێک بە بەڵێ دەنگ هەیە من پرسیارێکم هەیە لە بەڕێستان تا ئێستا بەیانیەکان خوێندراونەتەوە بتوانی ئاماژە بە خاڵەکانی بکەی یا ناوەڕۆکی پامەکان تا ئێستا لەسەر چی بووە؟ بەڵێ ئەمە یەک سری بەیانیە لەلایەن هێندێک ئەعضاب و سازمانهای دەرەوەی وڵاتی هێندێکی سازمانهای سوێدی لە ئەو تۆریەتە لەو مەیدانێرەکە خوێنرایەوە بەڵام یەکسەری بەیاننامەیەکە هەیە کە دوای تەزاوڕاتەکە کە دەچین بۆ ناو شار شوێنەیەکە هەیە کە لەوێوە هەموو ئەعضاب ڕەسمیەکان و باڵێ سازمانەکانی کە پێشتر کاتیان گرتە بەیاننامەکانیان دەخوێننەوە بەڵام ئێستاوان نەخوێنراونەوە ئەوانە کە خوێنراونەوە هێندێکیان کە لەلایەن سازمانە سوێدیەکانەوە بۆ زۆر تاکیدیان لەسەر دیکتاتۆریەتی سیستەمی سەرمایه‌داری ئەوڕۆی جیهاندا دەکرد بە تایبەتی ئێستا سوێدیش کە لە هەوڵدایە کە واردی ناتۆ بێت و ئەوانیش پێی ناڕازینەوە دانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو دەرخواستە و دواتن یا ئەوەی کە لەغوو بێتەوە لە بەیاننامەکانیدا ئەوە باز دەکرا کە چۆنیەتی سیستەمی حکومڕانی تورکیە ئەواتە ئەردوغان چۆن هەوڵ دەدات کە بە تایبەتی بەشی کوردستان سەرکوت کات و چۆن هەوڵ دەدات کە سوێدی لە حاڵەتێکی سوسیالیستی ببێت بۆ حاڵەتێکی با بڵێ سەرمایه‌داری باوەکو تورکیای لێ بکات کە لەوەشدا چەند خاڵێکی تێدا بوو کە بەیانەویست بەرگری داوای ئەوان دەکرد کە سوێد بەی شێوەیەک نەدەبێت نەببێت بە تورکیا یەکێک لە شوارەکانیانەوە بوو بەڵام هەروەک ساڵانی پێشووشەوە سوارەکانی زۆربەی
شارەکانی کە لە یەکی مەیڕا دەبرێت لە شاری تۆبەری یەکیان ئەوەیە کە کەمکردنەوەی ساعەتی کاری لە ڕۆژدا لە 8 ساعتەوە ببێتەوە 6 ساعت یەکێکە لە شعارە هەرە گریگەکانیان و یەکێکە لە شارەکانی تریشان کە زۆر پێداگیری دەکرێت و چەندی مانگە تەبلیغی بۆ دەکرێت ئەوەیە کە هەزینەی سەرف و خۆراک و ئەو جۆرە شتانە بە شیدەت ڕۆشتەتە سەرێ لە سوید و داوای ئەوە دەکەن کە بە شێوەیەک بە هەر شێوەیەک بێ ئەو هەزینانە بێتە خوارێ سۆر وڵاتی سوێد و ئەو سەڵمانانە پێیان وایە کە ئەو سەروەتە هەموو دەگەڕێتەوە بۆ سەرمایهدارەکان و هیچ تاثیرێکی لەسەر سیستەمی ئەوڕۆییدا نییە لە ڕاستیدا بۆیە ئەوەش تاکیدی لەسەر دەکەن لە شعاری کێکە زیاتریشانە ئەوەیە کە سیستەمی با بڵێن مەسکەن لە سوێددا ئێستا تووشی کێشە و گرانی هاتووە و یەکێکی دیکە لە شارەکانی ئەوەیە کە ئەوە دەبێت زەمانەت بێت بەخوا زۆر چێتە سەر ئەوانە پلاتفۆرمایەک بوون کە لەو چەند ئیکلایانەیەکە لەو مەیدانە گوترا لە ڕاستیدا بەڵام ئیکلایەکی کەشکە دێتەوە کە واردێ کە باسی دەکەن ئەوەیە کە ئێمە دەڕۆین لێرە بە تۆگەکەەوە یا بە تەزاوڕاتەکەەوە یادەچین بۆ وەسەتی شار و لەوێەوە ئیکلایە ڕستمیەکانی وەک حیزبی چەپ و حیزبی سۆسیالیستەوانە دێن ئیکلایەکان بەیان دەکەن ئێستا لێرەکەەوە وردە خەریکە سەفەکە تەکمیل دەبێت و وابزانم وەڕێ دەکەوین زۆربەی کەسەکانی لێرەکە ڕۆژ ڕاستیەکەی لە مەیدانەکە چون بۆ نێو سەفەکە بۆی کە سەفەکە مرەتە ببێت و تەزاوڕاتەکە دەست پێ بکات هاوڕێ بەڵێ زۆر سپاس کاک بێزادمە گزارشێکمان لە فەلان بڵاتووە دەچینە گزارشە دەبینین هەروە لەسەر هێڵبێنن دوای ژێنەوە لایەوەش حتمما لە خزمەتە بەڵێ سپاس ماندوو نەبن بەڵێ هاوڕیان لەو تاقفەرمان پێیانوتم کە گزارشێک لە فەلاند هاتووە ئەم گزارشە ببینن دێنەوە خزمەتان دەچین بۆ لای هاوڕیانمان لە دەروی وڵات گزارشوانیش وەردەگرین بەڵێ بینەرانی عزیز ئەوەی کە ئێستا بینیتان گزارشێک بوو لە فەلاند کە بەداخۆمە فریان نەکەوتین دیارە ڕێپیوانەکان لەوێدا مەراسمەکان تەواو بوو زۆر سپاس بۆ هاوڕیانی کە ئەم گزارشیان نەبوو ئێستا ژەگە هاوڕیان و تاقفەرمان بتوانن کاک شۆڕشە پێمابێت لەسەر هێڵە کاک شۆڕش وەرگرنەوە بە بەڵێ ئەم کاتتان باش کا هەڵمەگیان ئەم کاتت باش
دەنگتان نییە بۆ لای من هەموو کاتێکت باش کاگە میریان ئەیسە دەنگ هەست بەڵێ دەنگ کەم کاتت باش زۆر سپاس بۆ تۆش کە هەڵمەگیان یەکی ئەیار پیرۆز بێ لە هەموو لایەک و ماندووش نەبن زۆر سپاس یەکی ئەیار پیرۆز بێ لە جەنابێت لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیست ئێران لە چینی کرێکاری کوردستان و ئێرانیش و لە چینی کرێکاری جەهان هیوادارم ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی هەمبەستگی جەهانی تەبەقەی کرێکار و ڕوخاندنی جمهوری ئیسلامی و گەیشتن بە هەموو ئاوات و ئارەزوەکانی ئومیدەوارم ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی هەمبەستگی تەبەقەی کرێکار لە جەهانە بەرامبەر بە زڵم و ئیستثمار و بەردگی من لێرە و پیرۆزبایی یەکەم لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و هەموو کارانی کوردستان و ئێران و جەهانیش ئەم ڕۆژە پیرۆز بێ لە هەموو لایەکتان ئەمریکا هەم لە خەمەتتا زۆر سپاس کە هەڵمەگیان لەێوەش پیرۆز بێت تا مەسپاس کا بەشداریەکانت چۆن دیوە تایبەتمەندیەکانی یەکی ئایاری ئەمساڵ لەگەڵەوەی کە شۆڕشی ژینا هێستا شەروە بەردەوامە تایبەتمەندیەکانی چینە ئیمڕۆژ یەکی ئەیارە لە شاری کۆڵنا ئمڕۆ لە شاری کۆڵنا بەرعەکسی هەموو ساڵەکانی تر شلوغترین ساڵە ئیمساڵ جەمعیەتێکی یەکجار زۆر لەم مەیانە بەناو خۆیەمار کۆبوونەوە جەماعەتێکی یەکجار زۆر لە حدود بان 5 تا 6,000 نەفەر لە ڕاپەیماییەکە بەشداریان کردگا ئەم بەیانە ئەگەر درۆ نەکەمایسە بان 10,000 ئۆرۆ 10,000 نەفەر خەڵکی تیا کۆبووەسەوە و ئەنواع و ئەقسامی ئەحزابی چەپ و ڕاست و میانە هەموو سازمانەکان لێرە دەفتەر و نێزی کتێ و چادریان هەست و لەمەیانە کۆبوونەسەوە و لە مەراسمی یەکی ئەیاری ئیمساڵە بەشداریان کردگە یەکی ئەیاری ئیمساڵ بە بۆنی شۆڕشی ژیناوە تایبەتمەندی خاصی خۆی هەیە بەڕاستی و ئومیدەوارم ئەم یەکی ئەیاری ئیمساڵە بێ بە یەکی ئەیار کە ساڵێتر لە شارەکانی ئێران و کوردستانە بەڕێوە بچێت و ئەوە ئارەزوی قەلبیمانەوە هەموو مردمیش لێرە هەوڵ و تەقالایەنەوەسە کە بتوانن بە باشی ئەم مەراسمە بەڕێ بکەن یەکجار شلۆقە و مردمێکی یەک خەڵکی یەکجار زۆر و هەموو ئەحزاب و سازمانەکان چەپ گشتیان لێرە چادری و مێسکتێویان هەست ئێمەش لێرە و بازم جارێکیش پیرۆزبایی یەکی ئەیارەکەین لە ئێوە و لە هەموو هاوڕێیانی تەلەڤیزیۆن و تەشکیلاتی حیزبی کۆمونیست ئێران و کۆمەڵە و چینی کرێکاری ئێران و کوردستان و جەهانیش زۆر سپاس کاک هەڵمەت زۆر سپاس بۆ قسە و باسەکەت ئێمەش پیرۆزبایی دەکەین لەمەی خۆمان و ماندوو نەبینیتان لێ دەکەین زۆر سپاس بۆ ئێوەیش کە زەحمەتان کێشاوم دەرفەتانە بە ئێمە ڕەخسان زۆر سپاس کە هەڵمەگیان بەڵێ بێسە هاوڕێ ئەمیر بە کتێ ڕەفیقی تریش گەلێکی یار قسە بکات فەرموو تکایمایکی پێ بدەن لە خزمەت داین فەرموو کاکسانە فەرموو ئەم کاتت باش کاکسانان سلااو لێ بێ کاکە میرگیانم کاتە ئێوەیش باش و هەموو هاوڕێیانی تلڤیزیۆن زۆر سپاس دەکەم زۆر سپاس ماندووش نەبن کاکسانان بەشداریەکە چۆن دەبینی تایبەتمەندی یەکی یاری ئەم ساڵ لە چیدایە لەگەڵەوەی کە شۆڕشی ژینا هەروە بە شێوازێک هەر بەردەوامە کاریگەری چی بووە لەسەر ئەم شۆڕشە زۆر سپاس بەر لە هەموو شتێ ئەوڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار لە ئێوە و لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە پیرۆز بێت ئیمڕۆژ وەکو هەموو ساڵێ هەرچەند دیارە 2 ساڵی ڕابردوو بە بۆنەی کۆرۆناوە ڕاپەیماییەکان لێرە قەدەغە بوو بەڵام ئەم ساڵ دووبارە دەستی پێکردەوە بە جۆش و خرۆشێکی فراوانەوە خەڵکێکی زۆر بەشدار بوون لە مەراسمی ئەمڕۆی یەکی ئەیارە لە وڵاتی ئەڵمان لە شاری کۆڵن ڕفێقەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانیش وەکو هەمیشە بەشێک بوون لە ئەو جۆش و خرۆشە هەروەها دیارە شۆڕشی ژینا ئیمڕۆ لە ئێرانە نەوەستاوە و بەردەوامە و تەسیراتی خۆی حتمما لەسەر خەڵکی دەرەوەی وڵات و خەڵکی کوردانی ئوروپا و ئێرانیەکانی ئوروپا هەر وەکو خۆی ماوە خەڵکی ئێرە هەموو دیارە بە خۆشحاڵیەوە ئەڕوانن بە ئەو ئەنقلابە کە هێشتا بە نەزەری ئێمە و بە نەزەری زۆر کەس هێشتا لە جەریاندایەوە هێشتا نەوەستاوە و نیشانەکانی هەموو کەسە توانێ بیبێنێت و بەرحەڵ تەسیراتی مثبەتی خۆی هەر وەکو خۆی ماوە کاکە میریان هەر بژی زۆر سپاس کاکسانان پرسیارێک بۆ یەکی ئەیار هیچ سرود یا شعرێکت بەرهەمێکی تازە نەبووە نە ڕاستیەکەی بۆ یەکی ئەیار نا بەڵام بۆ کۆمەڵە بۆ دەنگی شۆڕش سرود دوێکم ئامادە کردگە دایساڵ بەدە تواونەوە بەڵام هەلە وەکو پرۆژە ها بەدەستمەوە
هیوادارم بتوانم لە چەند مانگی داهاتووە ئەنجامی بەناو دەنگی شۆڕش هیوادارم ئەو سرودە بتوانم ئەنجام بەم و بینێر مەخەمەتان و استفادەی بێت. زۆر سپاس کاکسانەگیان دەستخۆشمان دوژ نەبین. زۆر سپاس دەکەم ڕێز و حرمەتی دووبارە بۆ جەنابت و بۆ هەموو هاوڕێیانی تلڤیزیۆن و هەموو هاوڕێیانی ئوردوگا و کوردستان. زۆر سپاس بۆەوەش ماندوو نەبن هەر بچین. سپاس دەکەم. بەڵێ کاک شۆڕش زۆر باشە ئەگەر دەکرێت کاک بێزاد بێنیەوە سەرخەت هاوڕێیانی و تاخبن. بەڵێ کاک بێزاد دەنگی منت هەیە؟ بەڵێ دەنگتم هەیە کاک زۆر باشە کاک بێزاد بەڵێ وا دیارە چەند فێقێک لێ دانەویست قسە بکەن ئەگەر دەکرێت مایکیان پێ بدەی فەرموو. بەڵێ حتمما لێرەکە مەستا لەگەڵ کاگاکۆین هاوڕێ ئاکۆ کە دەویست بە بۆنەی یەکی مەیەوە تا قسێکەوێ کاگاکۆ ئەگەر قسەیەک لە مەورد یەکی مەیەوە چۆن دەڕوانی لە یەکی مەی ئەو ساڵەوە هەستێک پێ نسبەت بە ساڵانی پێشوو کە ئەو لە یوتیوبەریە بەرگزار دەبێت. بەڵێ هاوڕێ ئاکۆم کاتت باش دەنگت زۆر کەمە ئەگەر دەکرێت مایکەکە نزیک بێت. دەنگتان زۆر کەمە ئەگەر دەکرێت کەمێک بڵین قسە بکەن. ئێستا دەنگم باشە؟ بەڵێ فەرموو باشی هاوڕێ ئاکۆم کاتت باش پیرۆز بێت و ماندووش نەبن. ئێوە شەروا ماندوو نەبن. سڵاو ڕێژمێ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لێرەوە پیرۆزبایی ئەڤۆڵی مانگی مەی لە هەموو ئێوە و لە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەم هیوادارم ئەم ڕۆژە ببێتە هەوێنی دووبارە بوونەوەی شۆڕشێکی نوێ لە ئێران و سەرنجام بەسەر خۆشی لە سەرەتان. بەڵێ هاوڕێ ئاکۆ تایبەتمەندی یەکی یاری ئەمساڵ لەگەڵەوەی کە شۆڕشی ژینە هەروە لە ئارادایە چەندە گرینگە و کاریگەری ئەم شۆڕشەی چەندە پێوە دیارە؟ طبعا حتمەوە لە هەواڵەکانە یا بەدەست بەشی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە گەیشتووە لە زۆربەی شار و شارستەکانی ئێران و بە تایبەت لە کوردستان لە شوێنە کرێکاریەکان و سەنعەتیەکان هەڵسوڕاوانی کرێکاری و باقی هەڵسوڕاوانی بریتنەوە کۆمەڵایەتیەکان بە پێشوازی ئەوڵی مانگی مەی ڕۆژ ئەگەدارن لەم دوای بە تایبەت شۆڕشی ژینە مانگرتن و ناڕزایەتیەکانی کرێکاران لە ئاسیکی بەرین و جەماوەریدا لە ئێران خەریکا بڕێواچێ ئافرازەکان ناڕزایەتیەکان مانگرتنەکان پەرەی سەمدووە هەر ئەمڕۆکەش لە سنا لە فەقەز لە زۆربەی شارەکانی تری ئێران لە گۆشەوکەناری شارەکانە بە پێشوازی ئەوڵی مانگی مەی ڕۆشن ڕێزیان لەم ڕۆژە گرتووە. ڕاستی زۆریەک لە بۆنەکان هەر لە نەورۆز و ئەو بگرە هەتاکوێ بۆنە سیاسیەکان تحتی تاسیری شۆڕشی ژینا قراری گرتووە. تەوان ئەوڵی مانگی مەیش هەروەترە ئەو شۆڕشە هەروەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەردەوام ڕۆماڵی هەواڵەکانیە کرد هەتا ئێستاش بە شێوەی ناڕۆزایەتی مەدەنی بەلابردنی حیجاب و بە ناڕزایەتی ژنان هێشتا هەر درێژەیە بەڵام لەم دواییانەدا بە شێوەیەکی گشتی کرێکاران بەم ناڕزایەتی پێوەستن و بە شێوەیەکە توانین بڵێن بە شۆڕشی ژینا و بە درێژە پێدانی ئەم شۆڕشە پێیوەستن و یەکی نوێی ئەم ساڵیش بە تایبەت لە ئێران و لە کوردستان تحت تاسیری هەمان شۆڕش و قیامێکە لە شاریوەری پارێکەوە دەستی پێ کردووە تا ئێستاش درێژی بێت. ئەمڕۆژ لە یەکێبووری لە شاری یەکێبووری هەوکات لەگەڵ
هەموو کرێکاران و بەرهەمهێنەران لە ئاستی دنیاە هاوڕێنی کۆمەڵە و حزبی کۆمونیستیێران هاتوونەیانەوێت لەم ڕێژە بەشدار بن جگە لەوەی کە لەم مارشی ئەوڵی مانگی مەی بەشدارە بن هاوکاتیش جارێکی تر پشتیوانی لە اعتراضات و ناڕەزایەتیەکانی کرێکاران و باقی جەماوەری خەڵکی ئێران لێرە و لەم فەزای ئێرە بگەێنە گوێی بەشداربووانی ڕێژەکەی ئەمڕۆ کە زۆربەی زۆری جەرایاناتی چەپ و ڕادیکاڵ لە ئاستی دنیا لە سعودیەوە بگرە تا ئەمریکای لاتین و کوردستانیان و زۆر یەک لە وڵاتانی تر ئەمڕۆ لێرە بەشدارن بە هاوڕێیانی کۆمەڵە و حزبی کۆمونیست ئێران هەوڵەدەن کە لێرەش و لەم مەجالەش ببنە دەنگی ناڕەزایەتی خەڵکی ئێران و کوردستان و لێرە بیگەن لەنگەی ئەم بەشداربووانی ڕێژەی ئەمڕۆ. بەڵێ کاک ئاکۆ دروشمەکان تا ئێستا چۆن بوون؟ پایامەکان زیاتر لەسەر چی چڕبۆتەوە؟ یعنی ناوەڕۆکی پایامەکان ئەوانەی کە تایبەت بە وەزعیەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە وڵاتی سوێت ئەو سیاسەتانەی کە دەوڵەتی دەسێڕاستی ئێستا سوێت لێرە لە دژی خەڵکی زەحمەتکێش و کاریگەر لە وڵاتەیە پەیڕێویەکات ئیشاگەری لەسەر کراوە و داوای لابردنی هەندێک سیاسەتی ئەم دەوڵەتی دەسەڕاستیەکەن. یەکێک لەو شتانەی کە لێرە ئەمڕۆ لە دروشمەکان و لە خواستەکانی ئەمە خەڵکیانی بەشدار لەم ڕێژەیە مەترەحە جارێکی تر دژێتیکردن لەگەڵ شرکت یا بە ئەندامبوونی وڵاتی سوێدە لە ناتۆ وەجگەلەوەش دروشمی پشتیوانی لە کرێکاران لە ئێران لە شۆڕەشی ژینا لە ژنان لەوانەی کە ئێستا لە ئێران دەست بەسەرن و دفاع لە ئازادی تاک و کۆمەڵایەتیەکان لە ئێران هاوکات دووبارەکردنەوەی شعار دروشمی ژیان ئازادیە لە زۆربەی پلاکارد و پەرچەم و دروشمەکانە ئەمڕۆ دووبارە بوو و دووبارە شەوێتەوە. بەڵێ زۆر زۆر سپاس کاک ئاکۆ، جارێکی تر ماندوو نەبینیتان لێ دەکەم و هەر بژین و پیرۆز بێت. ئێمە و فێقانی دیکەش لەسەر هێڵن ئەگەر بکەی ئەوانیش بێنینە سەر خەت و دواتر دێنەوە لایەوەش. سپاس بۆەوە هاوڕێ ئەمیر، سپاس بۆ هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، جارێکی تر پیرۆزبایی لە ئێوە لە هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش و پیرۆز بێ و ماندوو نەبن هەر بژین. بەڵێ کاگوریا پێمان لەسەر هێڵە ئەگەر دەکرێت هاوڕێیانی وتاق فەرمان. ئەم کاتتان باش؟ دەنگتان نییە تکایە ئەگەر دەکرێت ئایسە چۆن باش دەنگتێت؟ بەڵە بەڵە دەنگ دێت. ئەم کاتت باش ماندوو نەبن. ئەم کاتە زۆر کاکەگیان ئێوەش ماندوو نەبن، دەستان خۆش بێت. زۆر سپاس. حاڵ و هەوای ئێمان پێ بڵێن بەشداری یەکی یاری ئەم ساڵ چۆن بووە؟ تایبەتمەندیەکانی چییە؟ چەندە لایەنە سیاسیەکان لێ بەشداریان کردووە؟ دروشمەکان چین؟ ئەگەر دەکرێت بۆمان باس بکەن. بەڵێ من لە شاری کۆڵنی ئالمانەوە قساکەم. هەریسە لە یەکێ لە گەورەترین مەیدانەکانی ئەم شارەدا کۆبووینێتەوە و بە هەزاران کەس ئیسە لێرەن و چاوەڕوانی ڕئیسی گەورەترین ئەتحادیە ئالمان بێ لێرا قسە بکە، شتە قسەکانێکی دەست پێ نەکردگا. ئەحزابێکی سیاسی یەکجار زۆر چە بە ئێرانی و غێرە ئێرانی و ئالمانی ئەوانە لێرە کۆبوونێتەوە. حاڵەوەیکی یەکجار باشە ئەم ئارزویسم هەست بۆ چینی کرێکاری ئێران ڕۆژێکی ئاوا ئازادانە گشتمان لە ئێرانە بتوانین لە دۆری یەک کۆبینەوە و یەکی ئەیار بە ئازادی و جەژن بگرین. بەڵێ زۆر زۆر سپاس. سپاس بەوەی کە بەشدار بوون. سپاسانەکەم دەست ئێوەش خۆش، سپاس ئێوەی چەکەم سپاس. بەڵێ زۆر زۆر سپاس. مایک بەدەست شێ ئەگەر دەشوێت من بزانم. هەر یەکسەر. بەڵێ ئەم کاتت باش هاوڕێ فەرنووش. ڕێز و سڵاو هاوڕێ ئەمیرگیان، ماندوو نەبن. زۆر سپاس بۆەوە ئێوەش ماندوو نەبن. پیرۆز بێت. قسەیەکت هەیە بۆ ئەم ڕۆژە؟ یەکی یاری ئەم ساڵ چۆن نەبینی؟
زۆر باشە وەکو هەر ساڵ هەمووی کۆبوونەتەوە لێرە هەرواشکە ئێستا و هاوڕێیترمان باسی کرد زیاتر لە هەزاران کەس لێرە چاوەڕوانەکەن بۆ وتوێژانەی کە دواتری لە لایەن ڕئیسی اتحادی کرێکارانی ئاڵمانەوە بکرێ ئێمەش ڕاپەیماییەکمان بۆرواکە شاید بوون واگادار بوون بینیتان لە توولی ڕاپەیماییەکە ڕێپێوانەکە کە ئێستا بەشی کوردیە منیش بە نۆبەی خۆم پیرۆزباییەکەم لە هەموو کرێکارانی جیهان و بە تایبەت ئێران و کوردستان هیوادارم بە ئازادی و ڕزگاریەکی گشتی لە کوردستانە لە ئێرانە ئەم ڕۆژیەکی ئەیارە جەشن بگری پیرۆزبایی لە هەموو هاوڕێیان و ئێوە شەروا ماندوو نەبن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش و ئێوەش ماندوو نەبن هەر بژین خۆشبی کاتێکی خۆش ماڵەوە سپاس بۆ ئێوە کاک فەرهاد ئەم کاتت باش ئەم کاتت باش هاوڕێ ئەمیرگیان سڵام هەیە لە خزمەت خۆت و هاوڕێیانی بەشی تلویزیون و هەروەها بینەرانی تلویزیونی کۆمەڵە زۆر سپاس کاک فەرهاد پێم بڵێ تا ئێستا دروشمەکان چۆن بوون پایامەکان ناوەڕۆکی پایامەکان زیاتر لەسەر چی چڕبووتەوە ڕاستەکەی هەر بەو جۆرە کە هاوڕێیان قسەیان کرد لێرە بە هەزاران کەس لە ڕێکخرا و لە نەهاد و لە ئەحزابی چەپ و کۆمونیستی ئێرانی و هەروەها ئاڵمانی ئەوانە جەمەوە بوو نەسە و شعارەکانیان هەر شعارگەلێک لە ڕابطەتێک ڕۆژەهانی کرێکارە بووە و ئێمەش بۆ خۆمان شعارەکانمان ژنجیان ئازادی و هەروەها دروشنگەلێک وەک کوردستان گۆڕستانی فاشیستان هەروەها بە تۆ بێژم سرودگەلێکی شۆڕش گێڕانە بڵاو بوو گەسە و لەلایەن هەم ئەو ڕێکخرا و نەهادە ئەحزاب و ئەوانەی کە چەپ و کۆمونیستە لە ئاڵمانە هەن و هەروەها لەلایەن ئێمەچەوە سرود و شعری شۆڕش گێڕانە تایبەت بە یەکیمەی بڵاو بوو گەسە بەڵێ کاک فەرهاد ئێمە تا ئێستا بەیانیەکان خوێنراونەتەوە دایستانە ئەوە ئێمە ڕێپێوانەکەمان تواو کرد ئیسە ماتەڵین بۆ ئەوەی کە سوخەنڕانی شتە بکرگێت و جا دوایی بەیانیە هەر کەسێ بەیانیە بیا قەتنامێ بێت بڵاو بێتەوە بەڵێتکە ئەگەر لێدا بە بەیانیەکانیان خوێندەوە بتوانن لەسەر هێڵ بمێنن کە ئێمە ڕاستەوخۆ پێشکەشی بکەین بە بینەران و بیبینن و بەیانیەکانیش ببیستین حتمما ئەو کاراکەین تە هاوڕیان ئەو پایان ئاگیان لێ و حتمما ئەو کارە ئەنجامان کاک ئەمیرگیا من لەبیرم چوو کە پیرۆزبایی ڕۆژ جەهانی کرێکار بکەم هەم لە ئێوە هەم لە هەموو کرێکارانی ئێران بەتایبەت کرێکارانی کوردستان و هەروەها هیوادارم کە تەبەقەی کرێکار و زەحمەتکێش وەکو تەبەقە بتوانێت پەیوەست بێ بە شۆڕشی ژیان ئازادیە و بتوانێت داهاتووی کۆمەلگای ئێران داهاتووی کۆمەلگای ئێران بە نەفعی تەبەقەی کرێکار و زەحمەتکێش بە نەفعی خەڵک بگۆڕێت و بتوانێت لەسەر وێرانەکانی جمهوری ئیسلامیە نظامێکی شۆرایی و نظامێکی عادڵانە جامعەیەکی عادڵانە و ئازاد و بەرابەر بنیادی بەڵێ زۆر سپاس کاک فەرهادیان هەر بژین و ماندوو نەبوون خۆیچێت ماندوو نەبی و سپاس و هەر بژین زۆر سپاس بەڵێ هاوڕێم بزانین کێ لەسەر هێڵە ئەگەر دەکرێت بەڵێ کاک کامران ئەم کاتت باش هاوڕێم میرە و کاتەوە باش هیوادارم ئەو جار دەنگم باشتر بێت بەڵێ دەنگتان ئەم بەرجارە زۆر باشە ئەم کاتت باش ئەگەر دەکرێت کاک کامران جاری دیکە دەنگت زۆر خراپ دەهات بۆ ئێمە بتوانی گزارشێکی تێروتەسەلمان پێ بدەیت لەسەر ئستکۆڵم ڕێژەی بەشداری خەڵک تا سا چەند بووە چ لایەنەکان کێ بوون بەشداریان کردووە بە تایبەت ئێرانیانی دانیشتووی دەرەوەی وڵات چ بە چەپ و چ بەوانی کە غەیرە چەپ نەمانە چەندە بەشدار بوون تا ئێستا بەڵێ کامیر ئەرزم کردی دەفەی پێشوشکە لێرە لە شاری ستۆکۆڵم بەرنامە ئاوەیە کە حیزبە گەورەکان هەرێکەی لە شوێنێک کۆ دەبنەوە و ڕێژەی خۆیان لە شوێنەوە دەست پێ دەکەن و ئەحزابی دیکەش و بەهەرحاڵەوانەی وا لە دەرەوەی سوێدەوە هاتوون خۆیان لە هەر گروێکە ببینەوە یان نزیک بینن دەگەڵوان تێکەڵە بن ئێمە تەبعان وەکو تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵا لە حزبی چەپا خۆمان بینیوەتەوە لە مارشی حزبی چەپا حرەکەتمان کردو لە ڕۆژی یەکیمەیە لێرە ساڵیانە تەبعان زیاتر لە
هەر ساڵ 10,000 تر بەرەوسەرە هەمیشە ڕێژەی بەشداری ئەم ساڵ بەهۆیەوەی کە ئەمڕۆ کەشەهۆوایەکی زۆر ناخۆشە لێرە ئینتزار ئەوە بوو کە خەڵکێکی کەمتر بەشداری بکەن وەلی بە خۆشحاڵی وە خەڵکێکی یەکجار زۆر بەشدار بوون ئێستا زۆر سەختە هەتاکو ئێوارێکە لەوێ گزارشێک دەدەمە خزمەت و لەوێ سەرشمارەکە کراوە و ئینسان توانێت تعدادی دقیقی بزانێ وەلی غێرەز ئەوەی کە چەند سازمانێکی دەرەوەی سوێت کە لەو حیزبەدا خۆیان بینیوەتەوە یا لەو سەفەدا خۆیان بینیوەتەوە تەواوی ئەحزابێکە لێرە شرکەتیان کردووە ئەحزابێکن بە پەرچەمی سوورەوە و بە ئاسوی سوسیالیزمەوە خۆیان بە ڕێبازی ڕێگای ئەم ڕێگایە دەزانن لێرن لێرە بۆ من زۆر سەختە ئەندازەی ئەحزابت پێ بڵم و لێرە زۆر سەختە شەرشماری بتوانم بکەم هەروەکی دەیبینن ڕێژەی بەشداربووان یەکجار زۆرە ئەو سەفانێکەوە لێرە دەیبینن شاید 1/10 ئەو سەفەیەکەوە لە جەریانایە سەفەکە لە کیلومتر زیاتر تێپەڕ بۆ ئێستا بەڵێ کا کامران زیاتر دروستمەکان چین ناوەڕۆکی تامەکان چی ئەگەر دەکرێشمان بە باس بکەیت بەڵێ دەوەکو دەفەی پێشش ئارزم کردی شەڕی ئۆکراین و رووسیا و شەڕەفرۆزی لە هەموو دنیادا و سیاسەتەکانی ئەمپرالیستی کە لەسەر وەزعەتی معیشەتی خەڵک و بەتایبەت کارگەران لە سەفی ئەوڵە زۆر تاسیری داناوە لە ناو ئەو شعارانەی ئەمڕۆدا زۆر خۆی دەبینێتەوە شعارەکان زۆرتر مەرگ و نەمان بۆ سیستمی سەرمایەداریە شعارەکان بە زدی ڕاسیسمە شعارەکان لە جەهەتی باشترکردنی وەزعیەتی معیشی خەڵک و وەزعیەتی کاری کرێکارانە و بەو شێوە دەڕاتە پێش طبعاً شۆرشی ژینا لە ناو ئەم سەفەدا بێبەش نییە و لە جێجێ ئەم سەفەدا دەبینی کە بە عەکس و بەبێنە و بە پەرچەمهایەک لەو ڕەنگەوە ئەم شۆرشەش لێرەشدا ڕەنگەداتەوە بەڵێ تا کامران ئاگادارن کە مانگرتنی کرێکاران زیاتر لە 100 شرکەتی پەیمانکاری ئێران کە ئێستا لە حاڵی مانگرتندان تا چەندە لە پەیامی بڵین ئەو خۆ پیشاندانانە ڕەنگی داوەتەوە و پێشوازی لێکراوە بەڵێ هەروەکو ئاگادارن لێرە سندیکەهای کارگەری زۆر گەورە هەن و ئەو سندیکانە زۆر بە باشی دەنگدانەوەی داوەتەوە لایوامە زۆر بە باشی جوڵانەتەوە لەو بارەدا ئەمە وەختێکە دەگەینە ئەو مەیدانی گەورەی دیکە کە لەوێت کۆ دەبینەوە منتەزیرین کە حتمما ڕەهبەری حیزبی چاپ و ڕەهبەری سندیکاهای LO ئەوە کە لەوێ قسە دەکەن لە ناو قسەکانیاندا ئەم بەشە پاراگرافێکی گەورەی لە خۆ گرتپێ و دفاعێکی گەورەی لێ بکرێت بەڵێ زۆر باشەکە کامران دەستت خۆت بێماندوو نەبی هەروە لەسەر هەردوێنی ئەگەر کرا ئەو کاتەی کە بەیانیەکان خوێندراوە یا پەیامەکان خوێندراوە ئاگادارمان پێی کە بتوانین ڕاستەوخۆ ئێمەش لێرە نیشانی دەین حتمما بەسەر تاو کاتێکی خۆش بۆ ئەو بینێنەوە زۆر سپاس ماندوو نەبن بینەرێکی ئازیزمان دوو جار پەیامی داوە من ئاگادار نیم ئەگەر دەکرێت هاوڕێیانی ئۆتاق فەرمان بە من بڵێن داوای ئەم سرودێکەیە شعرێکەیە بە ناوی سووتی قەتارەکان بێدەنگکەن بە دەنگی کاکەریم ئەحمەدی من نازانم ئاگادار نیم ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان پێم بڵێن ئەگەر لە بەردەستدا هەیە بتوانین بۆی بڵاوکەینەوە ئەگەر لە بەردەستیشدا نەبێ حتمما تا کۆتایی بەرنامەکەیمە دڵنیان کە حتمما دەبێت بۆی این دەکەین بۆی بڵاو دەکەینەوە و پێشکەشی دەکەین بەڵام هاوڕان لە ئۆتاق فەرمان کلیپێکیان ئامادە کردووە ئەم کلیپە ببینن دێنەوە خزمەتان توفانی شورش هستاوه پیرشی رشیده و ناش لولاوه حلکین الله یادادی و راپری آغای سوری آزادی من شکوا آواری حمد بنا ماری بیده
هستینەی کۆمەڵانی دیر و چەوسەوە بەشیا دەنگانە و دەنگدەی لە دنیاە هزمان لە یەکگرتندایە یەکگیری باواری حکومەت پەلاماری دیرەک کاتێنی کەینەوە سەرچاوەی مەینان هەموو شەڕ و کێرەوەری ستەمگەری پێڵاونەیەکەوە هەتا هەتایە بانگەکەینە کاتی داگو با دەنگە دەنگی یەکتر کەرگەرم بە تۆ با هیچ دیوارێ بەربەم دەنگە نەگری هزمان لە یەکگرتین بەیە یەکگرین باواری حکومەت پەلاماری دیرەک کاتێنی کەینەوە سەرچاوەی مەینان هەموو شەڕ و کێرەوەری ستەمگەری پێڵاونەیەکەوە هەتا هەتایە بەڵێ ئازیزان کۆمەڵێک پامی پیرۆزباییمان لە هەم لە ناوەوە هەم لە دەرەوەی وڵات بۆ هاتووە لە کۆتاییدا من حتممە و پامانە دەخێنمەوە ئێستاش کاکچیا محەممەدی لە وڵاتی ئالمان لە شاری فرانکفۆرت لەگەڵماندایە کاکچیام کاتت باش دەنگی منت هەیە سڵاو و ڕێز و حرمەت کاک ئەمیر ئێوە ئاگاتان لە دەنگی من هەیە دەنگ من هەیە بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ تۆش کاک چیاگیان ماندوو نەبی هەر بژی سڵاو ڕێز و حرمەت بۆ تۆ بۆ سەرجەم هەواڵانی تەلڤیزیۆن هاوڕیانی پێشمەرگەی کۆمەڵە و سەرجەم بینەرانی تەلڤیزیۆنی کۆمەڵە ڕۆژی یەکی ئەیارتان لێ پیرۆز بێت زۆر سپاس لێوەش پیرۆز بێت کاک چیاگەر دەکرێت راپۆرتێکمان لە شاری فرانکفۆرت پێ بدەیت ئەم ساڵ بەشداری خەڵک لە خۆپیشاندانەکان چۆنە ئەو کەسانە یا ئەو لایەنە حیزبە سیاسیانە چێن بەشداریان کردووە کاک ئەمیرگیان وەکو سنەتێکی هەرچێ ساڵە لە وڵاتی ئالمانیش لە چەند شاری گەورە ڕێژەی یەکیمەی ئەنجامەدرێ بۆ وێنە کۆڵن فرانکفۆرت بەرلین مونیخ و ئەوانە هاوڕیانی راپۆرتیان بۆ ناردوون ئەم ڕۆژ لە شاری کۆڵن لە شاری فرانکفۆرت ڕێژەی یەکیمەی بەڕێوە چوو چەند هزار کەس 5 تا 6 هزار کەس بەڕای من بەشدار بوون حزبی چەپی ئالمان حزبی مارکسیست لێنینیستی ئالمان چەندانەی لە حزبە چەپەکان تورکیا و هەروەها حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە وەکو تەشکیلاتی خۆمان لێرە بوون و چەند ئۆرگانیزاسیۆنێک تر وەکو حزب لێرە بەشدار بوون و هەروە سنێک لە پسەر منە کە چەندین سوخەنڕان لەلایەن یەکێتیە کرێکاریەکانەوە سەندیکاکانەوە وە پارتە چەپەکان و کەسایەتیە چەپەکان لەوێ سوخەنڕانیان کرد و قسەوباسی خۆیان و حتەنانە تەحلیلی ڕۆژیان لەسەر یەکی مەیدا بەڵێ کاک چیە دروشمەکان چۆن بوون پامەکان یا ئەو بەیانیانی کە دەرکراوە دەکرێت خاڵەکانی ئاماژەی پێ بکەیت ڕاستیەکەی دروشمەکان هەر لە دروشم بۆ پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکارەوە بکرا هەتا دروشمی ژن ژیان ئازادی جۆراوجۆری زۆری بەخۆیەوە بینی ژمارە و تەنەوعیش دروشمەکان زۆر بوو و داواکاریە کرێکاریەکان کە لە بەیانیەکان سوخەنڕانیەکانە هاتوون
ڕاستەکەی ئەوسە لە یەکێتی ئوروپا هەموو وڵاتان بە شێوەی تقریبەن هاواهنگ زۆریان هێناوە بۆ ئەوەی کە تەمەنی خانەنشین بوون واتە بازنشستگی بڕواتە سەرێ سەعاتی کار زۆرترەوە بێ و حەقدەست کەمەوەکەن و یەکێتیە کرێکاریەکان و سندیکاکان هەمویان لەو خەباتە هاوبەشن و هاونەزەرن کە ئەبێ بە پێچەوانە ساعت کاری کەمەوە بێەوە حەقدەست بڕواتە سەر و هەروەها بە دژی شەڕ سەنعەتی بەرهەمهێنانی کەرەسەی شەڕ و سادراتی چەکوچۆڵ زۆر قسەکرا لە دژی کارتێلە ئابوووریەکان کارخانەکان و ڕێک سازمانە ئەمپریالیستی و کاپیتالیستیەکان قسە کرا و سەرجەم هەروە کەوتم لەسەر زۆرترکردنی حەقدەست هێنانە خوارەوەی تەمەنی خانەنشین بوون و ئەو نەوع داخوازیە کرێکاریانە کە ساڵەهای ساڵە لە نێوان چینی کرێکار و سەرمایەدارەکانە مشتڵ مڕی لەسەرا بەگشتی لەسەر ئەوانە قسەکرا. بەڵێ زۆر سپاس کاک چیە ئەگەر لە کۆتاییدا قسەیەکت هەیە فەرموو. لە کۆتاییدا دیسان سڵاو ڕێزم هەیە بۆتان دیسان ڕۆژی 1 مای لە سەرجەم کرێکارانی دنیا و تێکۆشەرانی بزوتنەوەی سۆسیالیستی و چەپ لە کوردستان و ئێران و جەهان پیرۆز بێ ئاوات و سەرکەوتن و سڵامەتیتانە بژی 1 مای بژی سۆسیالیزم. زۆر سپاس کات چیە تکایە ئێمە داوای لێبوردن لێ دەکەین کە نەمانتوانی زووتر بینە سەرهێڵ کە جەنابیشت وەرگرین ئەگەر کرا ئەم گزارشە ڤیدیۆکان بنێری کە ئێمە لە درێژەی بەرنامەکاندا بتوانین بڵاوی بکەینەوە. ئەوە زۆر ئاساییە کاک ئەمیر لە پەخشی ڕاستەوخوا لە زۆر وڵاتە و پەیوەندیان لەگەڵتان هەیە و زۆر ئاساییە کە من کەوتومە دەدوام من داوای لێبوردن لێەوەکەم چونکە لەسەر خەتبووم شارژی هەندیەکە یان کامێراکەمان خەریکە تواوە بێت لەبەر ئەوە ناتان زۆرتن لەگەڵتان بم بەڵام حتمما چتی تەکمیلیتان بۆ نێرم. زۆر سپاس کاکشیە یان ماندوو نەبی هەر بژی و پیرۆز بێ لە هەموو لایەکتان. ماڵ ئاوا پیرۆز بێ دیسان لێەوە بژی پێشمەرگەی کۆمەڵە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ ئەگەر هاوڕێیان دووبارە بێنەوە سەر کۆڵ. بەڵێ کاگرزا ئەم کاتت باش ئەمیری خۆشەویست. زۆر سپاس کاگرزاگیان کاتیەوە باش ماندوو نەبن پیرۆزباییتان لێ دەکەین ئێمەش لێرەوە. زۆر سپاس کاکە میرگیان من لێرە بەهۆی ئەوەی کە دەنگ زۆرە دەنگ زۆر دەنگیەوە باش نەبیست ئەگەر ئیجازە بێت چەند لەحزەی دوور کەومە لەو شوێنە. بەڵێ بەڵێ کاگرزا ئەگەر دەنگی منت هەیە گزارشێکمان لە ئسکلۆ پێ بدەی پێمان بڵێ ئەم ساڵ بەشداری خەڵک لەو خۆپیشاندانانە چۆن بوو زانمەتوانی سیاسیەکان ئەحزابی چەپ چەندە بەشدار بوون. کاگرزا دەنگی منت هەیە؟ دەنگی ئەوم هەیە بەڵێ. بەڵێ ئەگەر دەکرێت گزارشێکی شاری ئوسڵمان پێ بدەی ڕێژەی بەشداری خەڵک چۆن بوو لایەنە سیاسیەکان ئەحزابی چەپ بە تایبەت چەندە بەشداریان کردووە دروشمەکان چی بوون؟ زۆر باش کاکە میرگیان من ڕێز و سڵام هەیە بۆیەوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە من لەلایەن خۆم و ئەوەڵی مانگی مێ بە هەموو کرێکارانی دنیا بە تایبەت کوردستان و ئێران پیرۆزبایی ئەڵێم هەروە کە بینن لێرە ئەمڕۆ لە شاری ئۆسلۆ بەهۆی ناخۆشبوونی هەواوە تەنانەت بەفرباری تۆزە مشکلات هاتە بەرە بەس ڕێژەی بەشداری خەڵک لێرە ئەوە من ئێستا سەحنایەکتان پیشاندەم زۆر زۆرە یعنی ئەتوانم بڵێم بە هەزاران کەس ئەمڕۆ بەشداریە و مەراسمە بوون. ئازابی چەپ نەخشی گەورە و بەرچاویان بوو لێرە هاوڕێانی تەشکیلاتی خۆمان تەشکیلاتی دەروی وڵاتی حەزب و کۆمەڵە لێرە زۆر بە گەرموگوڕیەکی باش و زۆرتر لە ساڵانی پێشوو بەشداریە و مەراسمە مارشی 1 مای بوو لە ئۆسلۆ. ئەوە هەروەک بینن شعارەکان. بەڵێ ئەو ئێرانیانی دانیشتووی ئەوێ ئەوان چەندە بەشداریان کردووە لەم ڕێپێوانەدا؟ کاگە میرگیان ئێرانیەکان بەتایبەت تەیفی چەپ لێرە بەشدار زۆر بوون بەداخۆ سەڵتان تەڵەبەکان ئەمڕۆ وەکو پیشەیی هەمیشەییان هاتن لێرە لە ئاوی لێڵ ماسی بگرن خۆشبەختانە ناتوان ئەو جۆرەی کە ئەهداف و بەرنامە و ئەو شێکە لە نەزەریانایە بەڕێوە ببن چونکو شعارەکان هەمووی دەست بە سەرمایەداری و دەست بە کاپیتالیسمە لێرە ئەوان بەشێکن لەو سیستمە بەس ناتوانن لێرە بەشدار بن ناتوانن لە دەستکەوت و دەستڕەنجی چینی کرێکار
بەهرە ببەن لێرە ئیتر هەروە کاگەدارم شعارەکان شعارایەکی باش دەکادرێ لێرە بژی سۆسیالیزمە حەقی بەرابەر بۆ ژن و پیاوە کرێکارە بێ کەمتر کار بکات ئەوە شعارایەکە کە ئەساسی ئەوتش سیستمی چینایەتی تەبەقەی کرێکارە ئەوە لێرە کار وەک بەڵێ بەیانیەکان خوێنراونەتەوە پەیامەکان خوێنراونەتەوە یا پەیامەکان لە پێش لەوەی کە ڕێپێوانەکە دەست پێکە هەر لایەنێک پەیامی خۆی گەیان و بەهۆی ئەوەی کە زۆر بوو پەیامەکان و بارانە باری هەمووی بەتەواوی نەخوێنراوە بەڵام ئەوەی کە ئێرای درا و بەحسی لەسەر پێشکەش کرا بە جەمعی بەشدار بووان دفاع لە مبارزاتی خەڵک بوو لە ئێران دفاع لە مبارزاتی خەڵکی فەلەستین بوو و هەروەها مشکلاتی بینی رووسیا و ئوکراین و هەروەها دەستکەوت و حقوقی زۆرتر بۆ چینی کرێکار لە تەواوی نۆروێژ کە دەستێکی زۆری لەسەر ئێستا داوای حەقی زۆرترەکەن بەهۆی ئەو شەڕماڵوێرانکەرێک کە لە بینی رووسیا و ئوکراینە هاتووەتارەوە هەموو مشکلات و تەوەڕوونێکە هاتەتە پێشۆ لەسەر چینی فەقیر و کەم دەسەڵاتی وڵاتەش کاتوە بێنزین و دیزڵ بە 3 بەرابەر گران بووە و هەروە زۆر شتری خۆراکی و تەنانەتی بەرق و ئینتەرنێتوانش بەڵێ کاگرزا ئەگەر دەکرێت هەروە لەسەر هێڵگیرنەوە کە ئێمە دوای توانین دووبارە لە کۆتاییدا گزارشێک تر لێ وەرگرین زۆر سپاس ماندوو نەبن هەر بژین پیرۆز بێ لە هەموو ویلایەتیشتان دواتر حتمەن دێنەوە خزمەت جەنابیشە زۆر باشە کاکە ئەمیری خۆشەویست دەستیەوەش خۆش بێت لە خزمەتانە زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز ئێمە هاوڕانی وتار فەرمان کلیپێکیان ئامادە کردو دواتر دەچینە لای کاک شۆڕش و کاک بێزار لە وڵاتی ئالمان و سوێد ئەم کلیپە ببینن زوو دێنەوە خزمەتان لەبەر بەیانی یەکی ئایارە فو باشای پوری کومندا کرا تا کارگەرانی جیان سەرەسەر هەستێ و ڕامەڵێ نەکباتی یەکسەر بەیادی بەرزی کومۆنارەکەن کە هەوڵیان هێنا ئاڵای شۆڕشمەن بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی. در سحرگاه اول مه شیپور کمون دمیده شد تا کارگران سراسر جهان به پا خیزند با امید به برچیدن نهایی نکبت این جهان جور. با یاد گرامی کموناردها، آنان که برافراشتند پرچم انقلاب. سحرگاه است، سحرگاه اول مه، جشن اتحاد کارگران. هەڵێنا ئێماوە کێوان بتەوە ساوین وەکو خیانوس لە یەک ئاڵاوین ئێمە پەروەردەی ڕەنج و سەخلەتین عاشقی بەهاری دوولامە. از صف جدا مشو، از راه نمان، همراه صفوف طبقات گام بردار. ما استوار ایستاده‌ایم همچون صخره، به هم مرتبط به سان آبهای اقیانوس‌ها، عاشق به بهار شادی بخش آری از مهنت. سحرگاه است، سحرگاه اول مه، جشن اتحاد کارگران. مێژووی پسپۆڕی هەڵا نەکردو ئەڵێ سەرنجام ئێمەین سەرکەوتو دڵت بسپێرا بە موژدەی مێژوو بڕۆین بەرەو پێش بڕۆین بەرەو پێش بەری بەیانە بەیانی. پیروزی از آن ماست، این حکم تاریخ خطا ناپذیر است. به مژده تاریخ دل بسپار، به پیش گام بردار، به پیش میتازیم تا دشمنان آزادی و شادی را زیر گام های سنگین من له کنیم، خرد کنیم. سحرگاه است، سحرگاه اول مه، جشن اتحاد کارگران.
فرشنگی زێڕینی خۆرا ڕەنگێکی تازەی گرتووە ئاسمان ڕەنگی گێڕاگێر ڕەنگی یارخەوان خوێنی ڕژاوی کومۆنارەکان بەرەو پێشەچین تا دوژمنانی ئازادی و شادی لەژێر پێمانە وردورد ئەهاڕین بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی چینی کرێکار بەری بەیانە بەیانی ئەیار جەژنی یەکەتی چینی کرێکار ژنان و پیاوانی کرێکار سەرچاوەی ڕۆژی جیهانی کرێکار لە 21 نیسانی 1956 لە ئوسترالیا بوو. دواتر کرێکارانی ئەمریکا لە ساڵی 1986 بڕیاریاندا کە ئەم ڕۆژە لە یەکەمی ئایاردا بەڕێوە بچێت. کۆنگرەی نێودەوڵەتی کرێکارانی سۆسیالیستی لە ساڵی 1989 کە 391 نێونەری بەشدار بوو لە ڕێگەی بڕیارنامەیەکەوە ئەم ڕۆژەی دامەزرا. لەو بەروارەوە تا ئێستا چینی کرێکاری جیهانی خەباتی خوێناوی لەگەڵ بورژوازی بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ئەنجام داوە و کۆمەڵێک دەستکەوتی بەدەستهێناوە. ئەم خەباتە تەواو نەکراوە تا دامەزرانی سۆسیالیزم بەردەوام دەبێت. لە ئێران کرێکاران و کۆمونیستەکان لە ساڵی 1301 هەتاویەوە واتە 101 ساڵ لەمەوبەر خەباتێکی تێچووی زۆریان بۆ بەرزڕاگرتنی سربەخۆیی ڕۆژی جیهانی کرێکاران و سەپاندنی بەسەر دوو ڕژیمی بورژوازی و دژە کرێکاری پەهلەوی و ئیسلامیدا بەڕێوە بردووە. سەرکردەکانی ئەم چینە و کۆمونیستە دیارەکان لەبەر ئەم هۆکارە ئەشکەنجە دراون، زیندانی کراون و تەنانەت تەقەیان لێکراوە. ئەم هەموو ساڵە کرێکاران و کۆمونیستەکان خەباتیان کردووە بۆ بە یاساییکردنی ئەم ڕۆژە زیادکردنی حەقدەست، مافی مانگرتن و ڕێکخستن و هەتەت بۆ ئەوەی زەمینە بۆ ڕووخاندنی ئەو دەسەڵاتانە خۆش بکەن. ئەوان لە هێڵی پێشەوەی شۆڕشی 1957 و ڕووخاندنی دەسەڵاتی پاشایەتی پەهلەوی پرتوکا و گەندەڵدا بوو. حکوومەتی پێشوو ڕووخێندرا، بەڵام ڕەوتێکی ئیسلامی کۆنەپەرستانەتر و بورژوازی تر بە هاوکاری ئیمپریالیزمی ئامریکا جێگەی گرتەوە. ئێستا شۆڕشی ژن، ژیان، ئازادی بۆ ناشتنی نظامی ئیسلامی دەستی پێکردووە. پێویستە چینی کرێکار بە ڕووخاندنی ڕژیم و شکاندنی دەستگای دەوڵەتی بورژوازی لە ئاستی ڕێبەری ئەم شۆڕشەدا بێت و حکوومەتی سۆسیالیستی خۆی دابمەزرێنێت. بژی 1 ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار. بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگهڵێنا کە لە دەریای دڵی کرێکاران هەڵقوڵێ بۆ پێشەوە دەنگهڵێنا بە سرودێک دەنگ بروان توفانی شورش هستاوه پیرشی رشیده و ناش لولاوه حلقین علای آزادی و راپری آغای سوری آزادی من شکوه آواری حولت بنا ماری بیشتر
بەڵێ بینەرانی ئازیز داوای لێبوردن دەکەین کە درەنگ هاتینەوە وڵاتان ئەگەر هاوڕان و تاقفەرمان بتوانن لە وڵاتی ئاڵمان کاک شۆڕش بێننەوە سەرخەت. ئەم کاتتان باش؟ کاک ئەحمەد دەنگت نییە؟ بەڵێ دەنگ هەیە کاک ئەحمەد ئەم کاتت باش فەرموو. سلااو ڕێز ئەم ڕۆژتانە باش من لە ئەڵمانۆ قساکەم حەزەکەم ئەم ڕۆژە ڕۆژی کرێکار ڕۆژی یەکی عیار بە گشت بە تەبەقەی کرێکار ئێران و کوردستان تەبریک بێژم بە هیوام ڕۆژە پڕ لە ئتحاد و یەکێتی و یەکێتی بێ بۆ تشتمان و هەم بۆ ئێمە کۆمەڵێژ وەک حیزب کۆمونیست ئێران وەک کرێکاران و زەحمەتکێشان بە تایبەت کوردستان و بەش ئێرانیژی تەبریکتان پێژم دووبارە حەزەکەم لە قوڵایی دڵ و تەبریک خۆم بە تەواو کرێکاران و زەحمەتکێشان ڕاگەێنم و ئارزوی شادی و خۆشحاڵی مەدوێت قەزای تۆ مەمنون مانونەوی لە ئێوە جەکەم. زۆر سپاس کاک ئەحمەدیان لە خۆشت پیرۆز بێت و ماندوو نەبی و هەربژی. قەزای تۆ زۆر زۆر سپاس. ئەگەر سوالێک شتێکی زانای لە خزمەتدام کاک ئەحمەدیان زۆر زۆر سپاس. دەچینە ئەو داوای لێبوردن دەکەم چۆن ڕفێقەکان لە وڵاتەکانی دیکەش لەسەر هێڵن بۆی کە بتوانین ئەمانیش وەرگرین. زۆر زۆر سپاسە دەکەین کاک ئەحمەدیان. قەزاتان مەمنون مانوو نەون دەست و چاوتان خۆش بێ هەمیشە ساق و سڵامەت بۆ جنبشی کرێکاری بۆ تەبەقەی کرێکار بۆ فەقیر و هەژار بۆ خەڵکی کوردیش. قەزاتان مەمنون سپاس. بەڵێ زۆر زۆر سپاس. هاوڕانی و تاقفەرمان ئەگەر بکرێت دووبارە کاک بێهزاد بێننەوە سەرخەت گویا لەوێش چەند کەسێک دایانەوێت قسە بکەن. کاک بێهزاد دەنگی منت هەیە؟ کاک بێزاد هەیە؟ دەنگ هەیە هاوڕێبی دەنگی من هەیە؟ بەڵێ بەڵێ ماندوو نەبی کاک بێزاد داوای لێبوردن دەکەم دیار بوو چەند ڕفیقێک لە لادن ویستیان قسە بکەن ئێمە درەنگ هاتینە خزمەتان. کێشە نییە بەڕاستی ئێستا حاڵە حاضر ڕاستەکەی ئەوە هاوڕیانی کە دەیانویست چونە ناو سەفەکەیەوە وەک دەبینین کە لە پشت سەرماوە سەرپێکەوە ڕاوەستاوە کە دەستی پێکردووە سەفەکەش هەروە بەردەوامە کە ڕۆژووە زۆربەی هاوڕێیەکان واردی سەفەکە بوون و بە حساب دەستیان کردووە بە تەظاهوراتەکە ئێستا خودەتەک سەخت دەبێ ئەگەر بیان بینمەوە لە ڕاستیدا کە لە پشت سەرمەوە چاولێ بکەی لێرەکە سەفەکە دەڕوادێم و ئەو کەسانەی کە شرکەتیان کردووە لە یەکیم ناویدا واردی سەفەکە بوون نزیکەی 20 دقە بۆ 25 دقە و سەفە هەر ئێستا هەر دەڕوا و ئێستا هاوڕێیانی ئێمە نۆبەیان نهاتووە لە ڕاستیدا سەفێکی بەڕاستی بەڕادە گەورەیە خەڵکانێکی زۆر شرکەتیان تێدا کردووە وای لێ هاتبوو کە ببوو بە 3 سەف یەکیان سەفی ئەوەڵیان کە زۆر زوو ڕۆژ سەفی دووەمیان کە ئێستا ئێرە ئێمە 25 دقە زیاتر دەبێت کە ڕاوەستانی بۆی کەنەوە بەمان بێت و بڕۆین واردی سەفەکە زین سەفێکی زۆر گەورەیە ئەو سەفای پشتەریشم کە بیات پێشتر پێنیشان دەدان ئەویش هەر ڕاوەستاون بەڵام ئەو هاوڕێیانەی کە دەیانەویست قسە بکەن پیرۆزبایی بڵێن بۆ یەکی مەی و واتە پەیامی خۆیاندا بنێن بە شێوەیەک چونە ناو سەفەکەیەوە ئێستا زۆر سەخت دەبێت کە بیان بینەوە پێدایان کە بکەیانەوە قسە بکەن. بەڵێ زۆر باشە کاک بێهزاد ئێمە حتمما دوای بەڕێزیشتان دێنینەوە سەر هێڵ ئەگەر دوایش عەرزم کردی ئەگەر وەختی بەیانیە خوێندنەوەکان یا ئەوەی کە پەیامەکان خوێندرانەوە ئێمە ئاگادارکەی کە بتوانین ڕاستەوخۆ ئێمەش نیشانی دەین. حتمما وا دەکەین ڕەنگە پێی بچێت تۆزێکی پێ بچێت تا بگەینە و شوێنە تۆزەکە زۆر گەورە و بڵیندا بەڕاستی مەسافەتەکەشی زۆرە بەس ئەگەر ئەعلامی و شتەکە خوێنرانەوە حتمما پەیوەندی دەگرینەوە و بە شێوەی ڕاستەوخۆ بەخشی دەکەینەوە بینەرانی بەڕێزی کۆمەڵە. بەڵێ زۆر سپاس کاک بێزاد دێنەوە خزمەتت دواتر. زۆر سپاس بۆ ئێوەش. باشە ماندووش نەبن. هاوڕێیان تاقفەرمان ئەگەر دەکرێت دووبارە بچنەوە کۆڵنی ئاڵمان ڕفێقەکان دیارە لێ دانێم ساحبە بکەن. ئەم کاتەتان باش دەنگی منتان هەیە؟
من ئەگەر بکرێت من لە شاری کۆڵ بزانم مایک بەدەست کێیە دەنگی من هەیە ئەم کاتتان باش دەنگی منتان هەیە ئەگەر دەنگ هەیە فەرمون بەڵێ وا دیارە دەنگ لێ من ناچێت کاک شۆڕش دەنگی من هەیە بەڵێ کاکە میردەنگی ئێوە هەیە بەڵێ زۆر باشە کاک شۆڕش ئەگەر فێقەکان لەوێ قسان هەیە تکایە مایکیان پێ بدەیت ئەگەر کەسیش نییە من پرسیارێکم هەیە لە بەڕێستان ئێمە لێرە بەدا خۆشبەختانە هەموو هاوڕێیان بەنەوبەی خۆیان قسەیان کرۆوانەی تەمایلیان بۆ قسە بکەن هەن ڕفێقەکان لێرە بەڵام بەشێکی زۆریان هەرحاڵ تەمایلێکیان یەکە قسە بکەن زۆر باشە کاک شۆڕش پرسیارێک بەڕای ئێوە چەندە پێویستە لە مەراسمەکان ئەم ساڵدا پشتیوانی لەو حرەکەتە پەیمانکاریانی کە دواتر باسمان کرد ئەو 150 شرکەتە کرێکاری ئێران کە لە حاڵی مانگرتندایە چەندە پێویستە پشتیوانی دەرببڕێ و بە شێوەیەکی گەرم و گرتن پشتیوانیان لێ بکرێبەوەی کە ئەم مانگرتنانە هەروە بەردەوام بێت بڕاستیەوە جێگەی وتن نییە کە شێوەهای جۆرا و جۆر هەیە بۆ پشتیوانیکردن لەو خەباتە ڕەوایەی کە کرێکاران دەستیان پێ کردووە وا بە دوایەوەی کە بەرحاڵێمە دەزانین یانێ خودی شرایەتی ژیان ئەو کرێکارانەی هەوڵداوەکە ئاوای حساب بکەنانێ ڕیشەی خودی ئااترازەکەیان لە شرایەتی ژیان و ئەو جەهانمەیە کە کۆماری ئیسلامی بۆیانی خۆڵقاندووە بۆیە مەبەستی منەوەیە کە ئەو خواستانەی ئەوان خواستێکی گشتگیرە ئەوەی کە مەسەڵەن کرێکاران بە 4 ملیۆن بە 5 ملیۆنەوە ناتوانن ژیان بکەن و لە ژێر خەتی فەقردا دەژین ئەوە ئەکسەریەتی خەڵکی ئێران لە کوردستانەوە تا سیستان و بەلوچستان و ئەکسەریەتی ئەو کەسانەی کە کرێکارن کە کار دەکەن مامۆستان پەرستارن ڕانندەی تاکسین ڕانندەی ماشینی سەنگینن هەموو بەنەوەیەک دەرگیری ئەو شرایەتەن و خواستێکی عمومیە بە شێوەهای جۆرا و جۆر ئێستا کە ڕۆژی یەکی ئەیارە بە هاتنە خیابان و بە هاوارکردن و بە ناساندنی دەنگی ئەو بزوتنەوەیە بە خەڵکانی دەرەوە بە پشتیوانی کۆکردنەوە بۆ ئەو خەباتە و لە ناوە یارانیش بە دەنگ بەرزکردنەوە بە هاوارکردنی ئەو متالباتەی کە زیادکردنی حەق دەستەکانە بیمەی بێکاریە باشترکردنی شرایەتی حمل و نەقڵە باشترکردنی شرایەتی ژیانە شرایەتی مەسکەنە حەقی تەحسیڵی ڕایگانە یانی متالباتێکی زۆر زۆر ڕادیکاڵە بەڵام گشتگیرە و دەبێت بە هەموو نوعێک کە ئێمە دەتوانین لە دەرەوە لە ناوەوە لە هەر کوێک ژیان دەکەین پشتگیری بۆ بکەین خەڵکی بۆ کۆ بکەینەوە و ئەو بزوتنەوەی بناسیێنین بە خەڵکی تر ئەوە تەنیا چارێکە کە دەتوانێت ئەو بزوتنەوەی بەسەرکەوتن نزیک کاتە. بەڵێ کاک شۆڕش ئێمە کاتی بەرنامەکەمان بڵین 25 دقەیەکمان ماوە ئایا ئەو لەوێدا بەیاننامەکان یا ئەو بەیانانی کە دەرکراوە یا پامەکان ئەمانە خوێنراونەتەوە دەتوانین فریا دەکەین ڕاستەوە خۆ ئێمە لێرە و نیشانی دەین ئێستا بەداخەوە ئەوانە تەواو بۆ یانێ بەیان تقریبەن لێرە مەدانێکی گەورەیە بۆی کە تەسەورێک بینەرانتان تەسەورێکیان ببێ لێرە لێرە لەبەر دێگێبێ کە اتحادیەکی زۆر گەورەی ئەڵمانیە کۆ دەبنەوە هەموو لە اتحادیە و سندیکاوە بگرە تا جریاناتی کۆمونیست مارکسیست لێنینیست حتا بزوتنەوەی چەپی نوێ لەوێ کۆ دەبنەوە حرەکەت دەکەن یەک ساعتدا دەگەینە ئێرە مەدانێکە لەم مەدانەدا کە سنەتەن هەلێرە دەگیرا اتحادیەی دێگێبێ کە اتحادیەکی گەورەیە ملیۆنها عوزوی هەیە لێرە بۆ خۆی لەوێ بەرنامەی ساز کردووە بەڵام باقی جریاناتی تر نەتەنیا جریاناتی ئەڵمانی جریاناتی لە کوردستانەوە بیگرە هەتا تورکیا و ئافریقا و ئەمریکای لاتین و هەمووانە کۆ دەبنەوە چادری خۆیانیان هەیە و لە چادرەکانی خۆیانەوە ئەو بزوتنەوانەی کە پیان تعلقیان هەیە ئینفۆرماسیۆن و اطلاعات لەو زمینەدا بڵاو دەکەنەوە و بۆیە هەموو لەسەر میزەکانیان ئەو اطلاعیانە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا هەموو اطلاعیانە هەم قراءەت کراوە هەم بڵاو بۆ سەر لەناو خەڵکە. زۆر باشە کاک شۆڕژیان حتمما دێنەوە لە خزمەت لای جەنابیشت ئێستا کاک سلاحمان لەگەڵە ئەو وێنینە سەر هێڵ دواتر دێنەوە بە لای ئێوەش کاک شۆڕژ. دەی زۆر باشە دەی چاوەڕوان ببین. زۆر سپاس.
هاوڕێیانی تاق فەرمان ئەگەر دەکرێت کاک سەلاح کەماڵی بێنە سەر هێڵ. کاک سەلاح ئەم کاتت باش دەنگی منت هەیە؟ سڵاو کاکە میرگیان، ئەم کاتێ ئێوەش باش، هیوادارم هەموو لایەکان ساغ و سڵامەت بن لە خزمەتتانای. بەداخەوە ئێمە لێرە لە ویسترۆس بە دەلیلی بارانبارین فێڵەن بەرنامەکە دەستی پێ نەکردوە ڕاپەیمایەکە ئاوا چارێکێ 20 دقیقەیەکی تر ئەوە لێرە کۆبووینێتەوە و هاوڕێیان لێرە حازرن. زۆر زۆر سپاس. ئەخڵاوتان چۆنە ماندوو نەبن لە کار و فرمان. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن هەر بژین. ئێمەش پشتیوانتانی لێرەوە. زۆر سپاس بۆەوە. کاک سەلاح ئەگەر دەکرێت پێم بڵێ دیارە خۆت ئاماژەت پێکرد کە ڕێپێوانەکە ئێستا بڵێن دەستی پێ نەکردووە، بەڵام تا ئەلان چەندە بەشدار بوون، ڕێژەی بەشداربوونی چەندە بووە لایەنی سیاسیەکان ئەحزابی چەپ یا ئێرانیانی دەرەوەی وڵات چەندە بەشداریان لەم ڕێپێوانە کردووە؟ کا میرگیان لێرە حیزبی چەپی سوید بەسڵا ئەم بەرنامەی ڕێخستووە بە تعدادێ لە ئەفرادی چەپی منفرد بەتایبەت ئەمریکای لاتینی و هەروەها هاوڕێیانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لێرە بەشدارن. زۆر باشە، بزانە ڕفێقێک ئەگەر تەمایلی قسەکردنی هەیە بتوانی مایکی پێ بدەیت دوایی بینەوە وەلات. زۆر چاکە کالیگیان وەرە بێ زەحمەت. کا علی ئەلۆ سلام عەلەیکم. بە بۆنەی ڕۆژی کرێکارەوە لێرە کۆبووینەوە، منیش قەدیم پێشمەرگە بووم و ئێستا شەخۆم بە پێشمەرگەی کۆمەڵە دەزانم. ڕۆژی کرێکار لە ئێوە و لە هەموو هاوڕێیانی ناو دەرەوە پیرۆز بێت. ئێسڵاو ڕزمەیە بۆ هاوڕێیان بۆ زیندانیانی سیاسی بۆ ئەم تێکۆشەرانەی کە ئێستا لە بەرابەر هێرشەکانی جمهوری ئیسلامیدا خۆیان ڕاگرتووە. هیوادارم چۆڕشی ژینا سەرکەوێت و ئێمەش لە نزیکەوە لای ئەوان ژێنی خۆش و ساڵێکی دیکە ئەو دەمانە بە ئێکەوە یەکی ئەیار لە نێو خۆشەویستان و دۆستانمان لە کوردستان و لە ئێرانی خۆشەویستا بگرین. زۆر زۆر سڵاو ڕێزمەیە بۆ هەمووتان. زۆر سپاس. ئێمە قەرارە حدود دقیقەیەکی ترە لێرە ڕێکەوین بە پیادەڕەوی بەرەو پارکێکە تقریبەن ئاوا چارێک 20 دقیقەی نوی سەعاتێکمان پێچێت پیادەڕەویە. دوایی لەو پارکەش هەم حیزبی چاپ هەم ئێمەش وەکو تەشکیلاتی خارجکشوێری حیزبی کۆمونیستی ئێران پەیامە خوێنینەوە. بەڵێ کاک سەلاح پێم وابێ ئێمە تا ئەو کاتە ناتوانین بەرنامە ڕاستەوخۆکەەوە دەمان کات نەماوە. ئەگەر کرا لە کاتی بەیانخێندنەوەکاندا حتمما فیلم بگرن و بۆمان بنێرن کە لە درێژەی بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا ئێمە توانین بڵاوی کەینەوەستیارم هەیە. دروشمەکان تا ئێستا چۆن بوون؟ پەیامەکان ناوەڕۆکی پەیامەکان زیاتر لەسەر چی چڕبووتەوە؟ ئەوەی کە تا ئێستا من هەیەوا لەگەڵ یەک دوانێ لەوانەی بەڕێوەبەرینەکان زۆرتر بەتایبەت ئێستا وەزیەتی اقتصادی لێرە ینی گرانی زۆر زۆرە وە خەڵک لەمە زۆر نیگەرانن. ئەوە یەکێ لەو خواستانەیە کە ئەبێت زیاتر بە ئیسڵا پارلمانی سوید یا حیزبی چەپی سوید کە ئینیان کردووە ئەبێت لەو بابەتەوە فکرێ بکەنەوە. و مەسەلەن بۆ نمونە قسەی لەسەرەوە کرا کە حتا تۆ تماشاکەی خانەوادەکان وەزیەتی ماڵیان خراپ بووە و لە بابەت خواردنیان بۆ منداڵەکانیشیان مەجبور وان لێکن کە لە مەدرسە زیاتر بخۆن بۆ ئەوەی کە لە ماڵەوە ئیمکانیان کەمترە کە ئەمە فشارێکی اقتصادی زۆرە. ینی واقعاً وەسایلی خواردنی و هەمووش لێرە دوو بەرابەر سێ بەرابەر چۆتە سەر و ئەبینیت حقوقی کرێکارانیش بە نسبەت ئەو تەوەڕومەی کە زۆر زۆر چۆتە سەر، بەڵام بەداخەوە حقوقەکە زۆر تەغییرێکی عەجایب و غەرایبی نەکردووە. و ئەمە گەورەترین مشکلەیە و بەحسە کە ئێستا ئانا لە کۆر و کۆبوونەوەی سویدیا ئەوترێ. بەڵێ زۆر سپاس کاک سەلاحیان. ئەگەر کات بوو مەجال بوو دووبارە دەتێنینەوە سەر هێڵ و راپۆرتی ئاخریمان لێ پێ بڵێ. زۆر سپاس ئیتر لە خزمەتتانە.
ئیتر بە داوای لێبژیرەوە بەشێکی لەبەر خاتری بەرنامە باران و ئیتر کەوتۆتە دواوە بەڵامەوە وردە وردە جەمعیەتەکە دێت و زیابێ بەڵێ زۆر باشە کاکسلاگیان دەست خۆش ماندوو نەبی هەر بژین حتمما ئەگە مەجال بوو دێنەوە سەرهێڵ من لە خزمەتتانام یەک تەکزەنگم بۆ بن بەتایبەت لە شوێنی کۆبوونەوەکە لێوە سپەڕانی یەکرێت حەزەکەین لە خزمەتتان نابین حتمما ئەگەر کاتی بەرنامەکە مابوو حتمما پەیوەندی پێوە دەگرین زۆر سپاس کاکسلا زۆر سپاس بۆ ئێوەش کات و ساتێکی خۆشدارێ زۆر سپاس زۆر سپاس بەڵێ هاوڕێیانی ئستکۆڵ لە سوێت بەڵێ پێیان کوتوین کە بەهۆی ئەوەی کە بارانەکە زۆر شەدید بووە پەیوەندیەکەمان پچراوە لەیان وە نەمانتوانی گزارشی ئاخر لێوێ وەرگین ئەگەر هاوڕێیانی و تاخفەرمان کاگرەزا بێننەوە سەرهێڵ لە ئیسلۆ بەڵێ ئەگەر کاگرەزا بێنە سەرهێڵەوە گزارشی ئاخریش لە وەرگین کاگرەزا دەنگی منت هەیە کاگرەزا دەنگت نییە ئەیسە دەنگ هەیە کاگەمەگیان بەڵێ کاگرزاگیان ئەم کاتت باش بەهۆی ئەوەی کێمە کاتی بەرنامەکەمان زۆر کەمە ویستمان هەموو گزارشی ئاخرەکان لە شارە جۆرا و جۆرەکان لە دەروی وڵات وەربگرین ئایا تا ئێستا لەو شوێنن کە بەیانیشتەکە دەخوێندرێتەوە کاگرزا کاگەمەگیان لەو لەحزا کە من گزارشەکەم بۆتانە نرد ڕێپێوانەکە دەستی کردبوو پێکردبوو ئیتر ئێستش کۆتایی پێهاتووە خەڵکەکە چۆڵیان کردە بەس هاوڕانی خۆمان چەند کەسێکیان لێرن ئێترەوە ئێمەش دوای ئەوەی کە ڕێپێوانەکە تەوا بوو خەریکن هەر کەسێک بەرەو شوێنی خۆی ڕێکەوێڵە زۆر باشە بەڵام لەکول لە کاکەمیریان مارشی ئەمساڵ زۆر بەهۆی ئەوەی کە باران و بەفریش بوو بەڵام خەڵک بەشداریەکی بەرین و بەرچاویان تیا بوو هەموو لایەنەکان لە نۆروێژ زۆرتر لە ساڵانی پێشوو ئەگەر لە نەزەریا بگری بەرچاوتر بوو بەڵێ زۆر سپاس کاگرزاگیان ئەگەر کرا ئەم ڤیددیوانی کە گرتوتانە لە ئەم ڕێپێوانەدا بینێرن بۆ ئێمە کە لە درێژەی بەرنامەکاندا ئێمە بتوانین بڵاوی بکەینەوە حتمما بەسەر چاو من کە هەروواکەین وێنە و ڤیددیۆکان حتمما بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە زووترین کاتا بەڕێکرێت بەڵێ زۆر سپاس جارێکی تر ماندوو نەبن و هەر بژین و سپاس بۆ زەحمەتەکانتان کاگەمیریان دەستان خۆش بێ و ڕۆژێکی خۆش بێ زۆر سپاس بێوەش بەڵێ هاوڕێیان ئەگەر بتوانن ئاڵمان بگرنەوە کۆڵ کاک شۆڕش لەسەر هێڵ ماوە زۆر باشە بەڵێ دیارە لە چەند وڵاتێک ڕێپێوانشتەکە تەوا بووە و ئێمەش پێمان کتون حتمما وێنە و ڤیددیۆکان بنێرن بۆمان لە درێژەی بەرنامەکاندا حتمما بڵاوی دەکەینەوە بە تێر و تەسەلی گزارشەکان لەسەری دەنووسێ و باس دەکرێت ڤیددیۆیەک ببینن دێنەوە ئاخرین گزارشی کۆڵنیش وەردەگرین جا دواتر شعرێک هاتووە و شعرەکە دەخوێنینەوە لە آخر سەردا و پامی پیرۆزبیانیت دەخێنم بۆتان فەرمونون ئەم کلیپە بینن دێنەوە خزمەتە
بەڵێ بینەرانی ئازیز ئاخرین گزارشمان بە لە یوتیوبری وڵاتی سوئێل لە کاک بێهزاد وەربگرین و دواتر شعرێکمان بۆ هاتووە و پامی پیرۆزباییەکان دەخوێنینەوە. کاک بێهزاد ئەگەر دەنگی منت هەیە کاک بێهزاد دەنگی منت هەیە؟ دەنگی منت هەیە هاوڕێی؟ بەڵێ بەڵێ ئەم کاتت باش ماندوو نەبێت. خۆشت ماندوو نەبێت خۆش باش. بەڵێ زۆر سپاس کاک بێهزاد، ئێمە کاتی بەرنامەکەمان زۆر کەماوە. ئەگەر کرا وێنە ڤیدیۆکان دواتر برێرن بۆمان کرد لە درێژەی بەرنامەکاندا ئێمە بە تێروتەسەلی بڵاوی کەینەوە و ئەگەر کەسیش لایە تا دەتوانیت تا دوو سێ دەقەیەک کاتت پێ بدەین هەر کەسێک بکات. وەڵا لە ڕاستیدا حتمەن گەشتەکە بۆتان دەنێری، بەڵام چۆن خەڵکەکە لەنەوە سۆسدا شعار دەدات شعارەکان پێمانە بێ کەس ئێستادی هەیە قسەیەک کات بە شێوەی بۆ تەلەڤیزیۆن ڕاستیەکەی زۆریشانم لە دەستدا زۆریان ڕۆشنە پێش بەجێمان هێشتم لە شتێک بۆ یە کەسێکی وان نییە ئێستا لە ڕاستیدا، بەڵام هەروەک دەبینی خەڵکانێکی زۆر ئێستا لەسەردا شعارەکان دەدەن ئێستامان لە تەزاوڕاتەکەدا شرکەتمان هەیە لە ڕاستیدا. بەڵێ زۆر زۆر سپاس کاک بێهزاد، باندوو نەبی، دیارە ڕێژەی بەشداری لەوێدا زۆر بەربڵاو و زۆر بەباشی بەڕێوە چووە. حتمەن وێنە و ڤیدیۆمان بۆ بگرن و بۆمان بنێرن حتمەن. حتمەن وا دەکەین بەڕاستی ئەو ساڵ نسبەت بە ساڵەکانی پێشووتر دەتوانم بڵێم حداقل 50% زیاتر خەڵک شرکەت پێدا کردووە، چۆن بەڕاستی هەم سەفی تەزاوڕاتەکە زۆر زۆر درێژ و گەورەیە، خەڵکانێکی زۆر شرکەتیان پێ کردووە، هەم لە ماوەی پێشەوەی کە تەزاوڕات دەست پێ بکات خەڵکانێکی زۆر داهاتن بۆ پیرۆزبایی و یەکیمایی و خەڵکانێکی زۆریش قسەیان لەسەر بارودۆخی ئەو ڕۆی سوێد و بەشادەتیش هەموو دنیا دەکرد کە چۆن سیستەمی سەرمایەداری خەریکە دنیا دەشەوێنێت و دەبێت بە شێوەیەک لە شێوەیەکە کار بکەین کە پێشبیری بکەین بەو شتە. ئەو ساڵ شرکەتکردن لە یەکی مەیدا بەڕاستی زۆر بەرچاو بوو لێتۆ بۆری نسبەت بە ساڵەکانی پێشوو. بەڵێ زۆر سپاس کاک بێهزادیان، دووبارە ماندوو نەبوونی لێ دەکەم و هەر بژیت. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبوون. بەڵێ عزیزان، ئێستا من ئەو پامە پیرۆزبیانی کە هاتوون لە ناوەوە لە دەرش پامیشمان بۆ هاتووە، من ناوەکان دەخێنمەوە و لە شارەکان هەمووی هەر پامەکان پیرۆزباین. لە شاری سناب بەهار شۆڕش، لە شاری سەقز کارۆ، لە بۆکان ئاسۆ شەهێن، لە بانا ئاربەبا هێمن، لە شاری مەریوان ئاکۆ ڕامیار، لە دیواندەرا کوێستان، لە شاری مەهاباد هێرش، لە شاری کامیاران هەر ئایەکی نووسیوە، لە کەڵاتەرزانیش شەوگار و هەروەها فەرنووش لە کۆڵنی ئاڵمان سلااو ماندوو نەبوونی کردو. ڕۆژی گیانی یەکی ئاری پیرۆزبایی لە هەموو کرێکاران و زەحمەتکێشان و هەروەها لە هەموو هاوڕێیانی و هیوای ئازادی و ڕزگاری گشتی بۆ ئازادی و بەرابەری و دەسەڵاتی کرێکاری کردو. زۆر سپاس بۆ هەموو ئەو ئازیزانی کە پامی پیرۆزباییان نردووە. ئێمەش لێرەوە پیرۆزبایی بە هەموو لایەک دەڵێن. شعرێکشمان بۆ هاتووە لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی بە ناوی ئەیاری کرێکاری. ئەم ڕۆژی یەکی ئەیارە تایبەت بە تۆی کرێکارە، دایخە کارخانە و شوێنی کار بوەستێنە جوڵە و کردار، ڕێکخە هێزی بێسنوورت هەڵکە ئاڵای بەرزی سوورت، بڕژێ نێو مەیدانی شاران دەست بنێ بینی زۆرداران، بڵێ ڕۆژی کرێکارە جێژنی یەکەمی ئەیارە. بێدەربەستم لەم ڕۆژەدا زۆر سەربەستم لەم ڕۆژەدا، چەوسێنەری زەروی خوێنمش تاڵانکەری وزە و ژین کوش، ئەمڕۆ یەکدەست خرۆشاوم بەرامبەر بە تۆ ڕاساوم، شکۆمەندیت تێک دەشکێنم بە زۆر بە چۆک دادێنم، گوێ بە فەرمانت ناگرم قین و بڵێسە و ئاگرم، خەرمانی خەونت گڕ ئەدەم دەسەڵاتت
لێ بڕئەدەم لە سامان بەشی خۆم دەوێ بۆ پشوو کەشی خۆم دەوێ ئاسۆکەم سۆسیالیستیە ئارمانم کۆمونیستیە یەکسانی دەدێنم بۆ کۆمەڵ بێژانی دەدێنم بۆ کۆمەڵ ژیانی بێحەسانەوە پڕ لە زوڵم و چەوسانەوە دەسڕمەوە بۆ هەتایە دادپەروەری دێنمەکایە ئەمە پەیمانێکە و داومە ئەمە پەیمانێکە و داومە ناتەواو ئەرکێکە و ماومە بەهێزی گشت کرێکاران زەحمەتکێشان و هەژاران کۆتا گورزم دەوەشێنم ئامانجەکانم پێک دێنم. زۆر سپاس بۆ بەڕێز سەعید ئەمانی بۆ ئەم شێعرەی کە نردراوە بۆ تلڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ ئازیزان بەم شێوەیە کاتی بەرنامەکەمان کە ڕاستەوخۆ لە خزمەتتاندا بووین بەرەو کۆتایی دەچێت. زۆر زۆر سپاس بۆ هەموو ئازیزانی کە بەشدار بوون و ماندوونەبوونی لە هەموو لایەک دەکەین. زۆر سپاس بۆ ئازیزانی کە پەیامی پیرۆزباییان کردووە. ئێمەش هەر لێرەوە دەستخۆشیتان لێ دەکەین و پیرۆزبایی لە هەمووتان دەکەین. هاتنی ئەم ڕۆژە گەورە و مێژوویە بە تەواوی کرێکاران و ئینسانی ئازادەخوازەکان کە بۆ ڕزگاری چینی کرێکار لە ستەمی سرماداریدا تێدەکۆشن لە خوڵایی دڵمانەوە پیرۆزباییتان لێ دەکەین. زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. خوار موجی دریای کرێکار دژی سەرمایە ئەووەریە یاد سربوو بە خوێن شەقامی شاران شەقی برقەڵای سەرمایە داران زنجیری کۆنیە دارم ساڵە لە پشێو داد و حۆکمی بەتاڵە کرێکاری هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خولقەت سەرساڵە ئەڵێن ئەمە بریارە بریاری وەزیە ژوویە یارە مەکیە یارە گرفتەرە جیهان یەک سەرپێکەرە روستەداش بۆ گرفت لەداش بۆ گرفت سەرپێکەرە روستەداش بۆ گرفت برهم هنری بزیوی انسان پرولیتاریان چینی شورشوار سال و سجار کوتم و استام دیسان تایم در استام و استام شورشی مازنی اکتبری خیلی شورشی من بوله بادیرینی کرێکاری هاتووینە مەیدان ئەڵێن هەرکارە ئینسانی خولقەت سەرساڵە ئەڵێن ئەمە بریارە بریاری وەزیە ژوویە یارە مەکیە یارە گرفتەرە جیهان یەک گرفت سەرپێکەرە روستەداش بۆ گرفت لەداش بۆ گرفت سەرپێکەرە روستەداش بۆ گرفت بەساڵ دەینم ڕۆشنتر ئەکام لە بۆ ڕاباری خۆم حەزرەکەم هەموو ساڵێکی شەوەریە یار هەڵی دەبژێرم گشتەسکەوتی پار ئیمپریالیزم و فرسەت پەرەستان کە پێیان وابوو مێژوویان وەستان
ميدان أبد هركارا إنساني خلقا ستساها ألين أما بريارا برياري وديتي يارا يارا Gelip sana imtihan yak gelip sefin sana müstadan o gelip